سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کات و هەموو کاتێکتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ بە خۆشحاڵی و ئەمڕۆ لەگەڵ هاوکارم شوان لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ هاتوونەتەوە خزمەتان بە کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازەوە بە هیوایەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. زۆر سپاس شەیداخان بە ناوی خوای گەورە و میهرەبان ئایزان سڵاوتان لێبێت بەیانتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لە پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ بابەتێک کە پێوەست بە توانم بڵێم ژیانی تایبەتی خوێندکارانی لە پۆلی نۆی نیشتیمانی کە دەردەچن دەچنە قۆناغەکانی دواتر کە بەشەکانی وێژەیی وەروە زانستی و کۆمەڵێک بەشی تری بازرگانی و هونەری لێجیا دەبێتەوە بابزانین خوێندکاران چۆن بڕیار بدەن کام بەش هەڵبژێرن و ماڵەوە چۆن پشتگیری لە ئارەزوو و وەروە توانەکانی قوتابی و خوێندکاران فێرخوازان بکەن بۆی چارەنووسیان وەروە پسپۆڕی داهاتووی ژیانیان دیاری بکەن ڕاهێنەرێکی گەشە پێدانی مرۆیی لەگەڵ لەو بابەتەیە وەرواشیکردنەوە بۆ بابەتەکە دەکەین بە ئامانجیەوەی بەرچاوڕوونێک بۆ قوتابیان وەروە کەسوکاری قوتابیان بدەین تاوەکو باشترین وەروە ڕاستترین چارەنووس بۆ قوتابیەکانیان هەڵبژێن. هەڵدەین لە ڕێگەی تۆڕی پەیامێرانیشمانەوە بتوانین کۆمەڵێک زانیاری لە شار و شارشەکانی هەرێمی کوردستان وەروە پلەکانی گەرما و ژیانی ئاسایی ڕۆژانی شارەکان بۆیەوە بگوازینەوە. لە کۆتایی پرۆگرامیش باس لە بابەتێک دەکەین بەداخۆ ئێستا لە کۆمەلگای کوردەواری زیاد لە پێویست دەبینین هەستی پێ دەکرێت ئەویش تەداخولکردن وەروەها چونە نێو ژیان و وەروە کاری تایبەتی مرۆڤانی ترەوە ئەمەش سەرێشە بۆ خۆمان و وەروە بۆ دەوروبەریشمان دروستەکە ئێمەی موسڵمان چۆن بتوانین وا بکەین دووربین لە تەداخولکردن لە ژیانی مرۆڤانی دەوروبەرمان و کاروباریان. بەڵە بەڕێزان لەگەڵ ئەم سێتەوەرە سەرەکیەشدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەمان دەبێت سەرەتاش دەچینە لای ڕەوشی کەشوهەوا. بەڵێزان دیارە سروشتی جوانی وڵاتی کوردەواری کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەیە لە ناویشیان ژینگە و ژیانی باڵندەکانە کۆمەڵێک باڵندەمان هەیە کۆچەرین بە پێی گۆڕانکاری کەشوهەوا ناوچە ساردەکان بەجێ دێڵن بۆ ناوچە گەرمەکان و دواتریش بە پێچانەوە دەگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆیان لەنێو ئەو باڵندانەشە باڵندەی لەقلەقمان هەیە کە یەکێکە لە باڵندە تاڕادەیە گەورە و جوانەکان کە یەکێکە لەو باڵندانەی بەشێکی کوردستانیش نیشتیمانی ئەوانە لە گەرمیان و کێسان ساڵانە بە پێ وەرزەکان شوێنی ژیانی خۆیان دەگۆڕن و هێلانەی نوێ دروست دەکەنەوە. لە کوردستانیش لە زۆر شوێن لە کاتی گەرمبوونی وەرز بار دەکەنەوەی و زۆر گەرمی کردستان دەچنە شوێنێکی تر بە شوێن کەشوهەوایەکی لە بار و ئارامە گەڕێن لە ناوچەی بنگرد هاوکارانمان چوونە تاوێ دیمەنی لەقلەقەکانیان بۆ تۆمار کردوین
پێکەوە لەگەڵێەوە بینەری دەبین. ئێرە گوندی خۆشاوە لەبەر ئەوەی ئاوپاراوی زۆری هەیە خواردنیان دەست دەکەوێت ئەم لە لەقانە هێلانە لێرە کردوون ئێستا حالیان 16 هێلانی لێیە ئەم شارەزایمەوە لێ لە 60ەکانەوە من ئەگەر شارەزام لە ئێرە لەقلەقی لە 60ەکانەوە تا 60 ساڵەوە نیە. ئەم لەقلەقانە ساڵان داهەنگۆی گەچلە بەنیوی بوو بەڵام ئێستا لەبەری کەساری خۆشە چلەوە لێی نازانێت لە مانجی یەک دێنەوە 15 ئەم ساڵ لە 15 هاتوونەوە لەنە ساڵان داهەنگۆی دەبێت پێێتە 5 یعنی چی لە بەنیوی ببێ بەدەست لەبەری ساڵی خۆش تا دواتنەوە دوسێ ڕۆژان نێرەکە پێش مێیەکەی دی هەندێک هێزانەکەی خەیان دەکات دوای گەمێکە هات ڕەهۆستانی نییە لە نەمژیان لەستا ئەو بەحرەیە چن ماسییان دەگرن بۆقان دەگرن کولەی دەگرن مارمێلکەی دەگرن هەچی بەردەستیان کەوێ دەیگرن ترسیان نیە ترسیان لە خەرچی ئاوەدانی نییە دێن وەک ملیشیان دێنە سەربانان دێنە سەران جۆرکان لە شەرمێ لە سەرامی ناکەن هیچ ناترسێن لەبەر کەس خۆیان تێ ناگەێنێ. لە مانجی دووە دێنە تا مانجی هەشت لێرە دەبن هەتا 10 تا 12 15 هەڵدێنن ئیوا دوو تێدان ئیوا سێ تێدان ئیوا چواری تێدایە بەرامبەر بەیەکی حساس نێستاوە تا گەوا دەکەوە دیارە لەغڵەقی کە هاتووە لە لاوە کە چاوم یەکەوت هەمووی ئەوە لە جێی خۆی هەڵدەتێ و دەقەتێنێ وەڵڵی کاتی نێرەکە وەکو هات ئەو ڕۆژی کە هاتەوە هەتاوەکو کۆس دەکا معدەل نێرەکەی شێکە فەقیدە خانمیشە ناکە وەڵڵا بەس نێرەکەی شێ دەکا بەس بۆ کەوتنی هەرچیان دەکەون لەسێ هەتا دوشکان هەڵدێنن ئەنەکەی ئەنجا بۆ کەوتنی هەرچیان دەکەون کە دوچکەشیان هەڵێنان هەرچیان خزمەت دوچکان دەکەن هەر ئەو دەڕۆ ئەو دێتەوە ئەو دەڕۆ ئەو دێتەوە بنۆرە. بەڵێزان لە بەشی یەکەمی پرۆگرامەکەمانە باس لەوە دەکەین ئەگەر خوێندکار و قوتابیەک لە پۆلی نۆ کە تاقیکردنەوەی نیشتیمانیان هەیە دوایەوەی لەم پۆلەیە یاخود لەم خۆناغەیە سەرکەوتوو دەبن دەبێ بڕیار بدەن بچنە بەشی ئەدەبی یاخود بەشی وێژەی یان کۆمەڵێک بەشی تری وەکو پیشەیی و بازرگانی و هونەری بۆی خوێندکار بزانێت چ بڕیارێک دەدات یان دروستترین و باشترین بڕیار بۆ تواناکانی خۆی و ئارەزوەکانی خۆی لەم خۆناغەیە دەبێتتر بڕیار بدات وە خۆی یەکلایی بکاتەوە و لەم لایەشا پشتگیری خێزان و هەروە گەورەکانی خێزان و ڕاوێژکارانی خێزان چەند گرینگە بۆ دڵنیاکردنەوەی بڕیاری قوتابی خوێندکارەکە شۆڤێن بابەتە دەگەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر ئەسەلان سەیزادە ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی. دکتۆریان زۆر بەخێر بێن. زۆر سپاس دەکەم قوربان سپاس هاتوون. ئەگەر لەوە دەست پێ بکەم قوتابی خوێندکار دەگاتە نۆی نۆ جاران پۆلیسی با بڵێن ناوەندی پێوترێ نۆی بنەڕەتی ڕاستە ڕەنگە تەمەنی تا ڕادەیەک هەر گەورەیە لە نۆی بنەڕەتیا بەتابەتەگە دەریش چوو بێ بەڵام ڕەنگە هێشتا بە دڵنیاییەکی تەواوەتەوە نەتوانێت بڕیار بدا با من لە بەڕێستان بپرسم چۆن خوێندکارێک لە پۆلی نۆی بنەڕەتی بتوانێت بڕیارێک بدا یا خۆی یەکلایی بکاتەوە لەوەی بچێتە بەشی ئەدەبی یاخود بەشی وێژەی یان لە پاڵیشا کۆمەڵێک بەشی ترمان هەیە وەکو بازرگانی و تیجارەت و بەشە هونەریەکان و تەنانەت بابەتە ئاینیەکانیشمان هەیە. سڵاو ڕێزمەیە بۆ بەڕێستان هۆی بینەرانی ئازیز نازانم کەم شۆ تەلەفۆنت بۆ کردم وتم دیارە بە بەسەر نا بە بەسیرە ئاگات لێیە من خەریکی پرۆژەی پەروەردەم کە ئێستا ئعادە سیاغە کراوەتەوە پرۆژەی ئامادەکاری کراوە لەبەرەوەی کە ئەم پرۆژەی 2021 کە ئەم ساڵ لە 2022 قسە و باسی لەسەر ئەکرێ لەو پرۆژە بڕیارە ئەگەر دیقەتی بدەیت من هێناویشمە وێنەکەی ئەگەر دیقەتی بدەیت لێرە
لە مادەی 19 کە باس لەوە ئەکە ئەگەر خوێندکارێک پۆلینۆ تەواو بکات و بێوێ ئیتر بەردەوام بێک لە خوێندنە. ئەمان هاتوون لەم پرۆژە بڕیارە تازە کە دابەشیان کردووە ئەڵێن لە سا 60 با بڕوا بۆ زانستی، لە سا 30 بڕوات بۆ وێژەیی، لە سا 10 بڕوات بۆ بەشەکانی تر کە پیشەیەکانن. ئەمە بۆ سەرجەم قوتابیان بەڵێ ئەمە بە پێی نمرەش بێت. یعنی ئەگەر ئێمە بێت وم لاپەڕێ بخوێنینەوە پێمان ئەڵێ یعنی عادەتەن ئەو کەسانی کە سەرکەوتون و نمرەی باشیان هێناوە دەچن لە سا 60 دەچێتە قۆناغی بۆ نمونە بەشە زانستیەکەوە. 30 دەگەڕێتەوە بۆ وێژەیەکەوە دەش بۆ پیشەیەکانی تر کە ئەمە زۆر جاش ئەگەر کەسێکی پەروەردە بۆ شارەزایەکی پەروەردەی قسە و باسی لەگەڵا بکەی ئەڵێ ئێمە ئەمانەوە گرنگی بین بە هەموو بەشەکان. ئەگەر لێرە تۆست دیقەتێکی ئەم ئیحسائیە بکەین ئێمە سیر ئەەکەین لە من پرسیارەکەی جەنابێشت ئایا خوێندکار بڕیار بدا خۆی بڕیاری بۆ دراوە تەندروستە لە ڕووی پەروەردەیەوە مەگەر قسە لەسەر ئەمە بکەین ئێمە یەکێ لە گێشە زۆر گەورەکانی ئێمە لەم بوارە ئەوەیە من ئەم خاتونە هەر تۆش کە ئەمانەی قسە و باسی لەسەر ئەو بکەین زۆر کات لە خوێندنە بیر لەوە ئەەکەینەوە ئایا سبەینێ ئەم کەسەی ئێمە چی بخوێنێ بۆ ئەوەی کارێکی باشی هەبی. یعنی ئێمە دائیمەن یەکێ لە گرفتە سەرەکیەکانمان ئەوەیە قسە و باسەکانی ئێمە لەسەر ئەوەی ئایا لە عەرەبیە دوو شە هەیە نزیکن لە یەکەوە، یەکیان پێی ئەوترێ مەوهیبە، یەکیان پێی ئەوترێ مێهنە کە ئەخوێنین ئێمە ئایا ئەم کەسە بۆ حەزەکانی خۆی ئەخوێنێ یاخود بۆی کە بەیانی کارێکی هەبی. بۆچی ئێستا تۆ سیر ئەەکەیت لە خوێندنگایەکە جاران ئەگەر دیقەت بدەیت ئەگەر وێژەیی لە زانستی زیاتر نەبووایە لە یەک ئاستا بوون. ئێستا چیتە خوێندنگایەکەوە کە 24 پۆلی تیا بێ لەوانەیە یەک پۆلی دەی وێژەی، یەک پۆلی یانزەی وێژەی، یەک پۆلی دوانزەی وێژەی دەستکەبێ. بۆ چکە بیر لەوە ئەکاتەوە سبەینێ چ بەشێ بخوێنێ. ئەی باشە کە ئەو بەشەی خوێند ئەی باشە ئایا ئەگەری ئیشکردنی چەندێک باشە دکتۆر ئەمە ئەو پەڕێداڕمانی کەرتی پەروەردەنیە خۆمان نەزانین یعنی زۆر ڕازگۆ بین بەشە زانستیەکان هەموو بەشی خەدەمین یعنی بەشی خزمەتگوزاری من دەبم بە پزیشک لە کۆتایە پیشەکەم خزمەتکردن ئەندازیارێک هەر خزمەتکردنە یعنی تەواوی بەشەکانی تری هەر بەشی خزمەتگوزارین بەڵام بەش ئەدەبیەکان بەشی فکرین ڕەنگە بکرێتەوە فەیلسوفێک بەرهەمبێنی دەرووناسێک بەرهەمبێنی هەموو کۆمەلگات بۆ بگۆڕێ یاخود گرفتەکانی هەموو کۆمەلگات چارەسەرکە وڵاتەکەمان بەرەو خزمەتکردن ینی بەرەو خەڵک فێری خزمەت دەکەین و تەواو مەقولەیەک فەلسەفی جوان هەیە ئیبراهیم فەقی لە کتێبی البەرەنجە اللغەویە العەسەبیە هێناوێتی ئەڵێ ئەگەر ئەتەوێت زانیاری پەیا بکەی بخوێنە بەڵام ئەگەر ئەتەوێت دانابی وەرە ورد ببەرەوە سەرنج بدە. ئەسڵەن لە منهەج و پرۆگرامی ئێمە شتێکی تیاریە کە باس لەوە بکە کەسێکی دانا پێک بهێنێ وە دروستی بکوە بنیادی بنێ نەک ئەوە. تۆ ئەگەر دیقەتت دابێ زۆر کات کەسێک بەشێکی ئابووری خوێندووە بەشێکی محاسەبەی خوێندووە تا ئێستا تو بینیوتە کەسێک لەو پسپۆڕیە نووسنگێکی خانوبەرەی هەبێ کە لە ئەساسی ئەساسە ئەم ئیشە عایدی ئەوانە یان نەک ئەوە کەسێک لە منهەجی پەروەردەی ئێمە تاکو ئێستا ئێمە ومانان ئەگەر بەشێکی زۆریشمان خوێندووە چی دەربارەی بۆرسە ئەزانیت چی دەربارەی ئەسفومەکان ئەزانیت یعنی بۆ نمونە ئێستا جیهانی ئابووری نییە ها ئابووری سێهەم هەیە ئابووری دووهەم هەیە کە ئێستا باڵی کێشەوە بەسەر هەموو جیهانە ئەو ئابووریشی کە ئەخوێنرێ کە جەنابەت لاڵێنم شارەزابی لە من ئایا ئەو ئابووریە دێت کەسێکی پرۆفیشناڵی ئابووری بۆ بخاتە ناو بازاڕەوە ئایا هەر دابەشکردنی زانستی و وێژەییەکان کە ئێمە ئەڵێن وێژە کە ئەڵێن وێژە متعلقە بە ئەدەبەوە ئایا وانەکانی هەمووی ئەدەبن یاخود ئەوەندەی گرنگی بە مێژوو جوگرافیا و ئابووریەکە ئەدرێ ئەوەندە گرنگی بە بابەتە وێژەیەکان ئەدرێ یعنی کێشەکانی ئێمە لێرایە من هەموو جارێ ئەڵێم پەروەردە ئێستا لە قەیرانێکی زۆر گەورایە تۆ دیقەت بدە وەم کەناڵی ئێوەشەوە چەندێک ڕیکلام بۆ ئەم پەیمانگایانە ئەکرێتەوە ئەم پەیمانگە پەروەردانی کە بەهاوینە ئەکرێتەوە بۆ ئەو خۆی هەم من و تۆ کە مناڵەکانمان ئەنێرین بۆ ئەو پەیمانگایە بەس بۆ ئەوەی نێریڵین کورەوات بزێ لە ماڵەوە دوورکەوێتەوە ناین حسابێک بۆ بکەین ئایا پرۆگرامی ئەم پەیمانگایە چییە ئایا لەم سێ مانگە ئەم مناڵی من چ بازێک ئەدا ئایا ئەو کەسەی کە
کە خاوەنی پەیمانگاکەیە پسپۆڕی هەیە لەم بوارە هەرچەندە با من لە پسپۆڕی بچمە دەرەوە ئایا ئیحتیماماتی پەروەردەیی هەیە ئایا ئاگاداری کاری پەروەردەییە یعنی ئەمەیە کە لە گرفتە سەرەکیەکانی ئێمە ئەوەیە هەم خۆشمان وەکو هاونیشتیمانی هەم حکوومەتیش کە ناڵم ئەو پرۆژە پەروەردەییە کە من سەیرم کردووەوە با بۆرەق و قەڵم دانیشتم لەگەڵیا باوەڕم پێکەینی وەی ڕێیەکی متعلقە بە خوێندنگە ئەهلیەکانەوە هەربی کە بە دوو بەشی ڕێکەوە یعنی ئەمە پێت ئەڵێ ئادی کاکە با ئێستا خوێندن بەو ئاراستە بڕوا بەو ئاقارە بڕوا ئیتر خەڵک لە خوێندنگای حکومی نەمێنی و بەرەو ئەهلی بڕوا یاسا و ڕێساکانی بناماکانی نازانم چی زۆربەی زۆری چۆتە ئەو بوارەوە یعنی ئێمە بە دوو ئاراستە ئەڕۆین هەم لەسەرەوە تێک چووە هەم لە خوارەوە تێک چووە من هەموو جارێ ئەم نمونەیە گێڕمەوە مامۆستاشوانەڵێم ئەڵێن پیاوێکی چینی داوای کردووە لە مناڵەکانی سێ کوڕی هەبووە و توێتی وەرن ئیتر من مانوو بووم لە ئیشکردن و پارە پەیاکردن و کاسبیکردن ئەمێ ئێوە ئیتر ئیشەکە بگرنە دەستی خۆتانەوە ئەوان زۆر خۆشحاڵە بن بەڵام لەو کاتاڵێ ئاخر باشنا تاقیکردنەوەی کچکۆلەیەکی ئەڵێ چییە؟ ئەڵێ ئەو سێ جانتایان بۆ بێنن سێ جانتایی بۆ ئێنن ئەم جانتانە شانەیەتیایە ئەڵێ ئادی کاکە ئەمانم بەرن بۆم بفرۆشن وانی دەستی ئەبن بیبن بیفرۆشن ئەڵێ وام نەوت پەلەمەک هەرێکێ لە ئێوە ئەچێت بۆ پەرزگای لە پەرزگایەکانی بوزیەکان و لەوێ ئەم شانانەم بۆ بفرۆشێ بە قەشەکان ئەیلمەن پەرزگای بوزی ئەوە تا لە شوێنێکی بەرزی بێ دەنگا قەشەکانیشان کەچە خۆشەڵی بۆ گاڵتەمان پێکی باوکە هێڵی بۆ ئەگەر ئەیکەن بیکەن نایکەم مەیکەن ئەوانیش ئەچنە دەرەوە و یەک دوو ڕۆژی ئەویش ئابووریان لەسەر تنەکە دوای دوو سێ ڕۆژ دێنەوەڵن کاکە ئەڕۆین ئەڵێ باشە وعدەکەم ئەوەیە ئێستا سەعات نۆیە سێ ڕۆژی کە سەعات نۆ بگەڕێنەوە کە ئەگەڕێنەوە ئەم سێ کەسە بەیەکی کەنەڵێ ئادەی تۆ چەند شانت فرۆشتووە ئەڵێ باوکە بەخوا توانیم ئیشە باش بکەم ئەڵێ چی کردووە ئەدەی وەڵا یەک شانم فرۆشتووە ئەڵێ چۆن یەک شانە فرۆشت تی وەڵڵەهی توانیم قەشەیەکی مناڵ بخەڵەتێنم ئاوا پشتی ئەخورا یەک شانە بکڕە پشتی پێ بخورێت قژی نییە ئەیوتی ئەی دووهەم تۆ چیت کردوتی وەڵا من توانیم دە شانە بفرۆش وتی ئەی تۆ چۆن کردت وتی وەڵا چوون وەلای قەشەکان و دانیشتم لەگەڵیانە وتم بە ڕێزان ئێوە ئەو هەموو خەڵکە بە پێدەی پێویستە کات کە پەرستن ئەکا قژێ دابێنی لای حەمامەکانە دای بنین ئەخر مەعقول نێشتیوە وتی وەڵا منش قەناعەتم پێکردن دەیان لێکڕین وتی ئەی تۆ چەندێکت فرۆشتووە بە سێ هەم وتی باوکە چەند شانت دانا وتی هەزار وتی هەزارەکەم فرۆشت وتی چۆن فرۆشت وتی باوکە چوومە لای قەشە گەورەکەیان من بەڵام لەسەر شانەیەک یەکێک لە وتەکانی بوزام نووسی بوو وتم ئەم دیاریم بۆ تۆ هێناوە زۆر پێی جوان بوو وتی وەڵڵاهی ئەمە شتێکی جوانە ئێمەش ئەتوانین شتێکی وا دروستکەین هەر کاتێک کار و خەونەکان تێکەڵ بوون پێکەوە ئەو کاتە ئاڕاستی خۆیەگری هەر کاتێک وەزارەتی پەروەردە خەمی پەروەردەکردنی بوو ئەزانی ئەو کاتە باشە لە زمانی منەوە لە زمانی تۆوە لە پێش ئێمەوە منهەجی وێژەی هەرە و منهەجە کۆنە نییە هەر متعلق نییە لە مێژوو لە جوگرافیا لە ئابووریەکی زۆر کۆن ئێستاش باس بەراوردی چیت بوو ئەکا چۆن ئابووری ئیشتراکی چۆن بووە و ئێستا چۆن ئەم هەموو سیستەمە تازەیە ئەم هەموو پارە ئەلکترۆنیە نوێیە هیچی تیا باس کردووە جوگرافیا تۆ سیرکە ئێستاش دێتەوە بۆ بیردوەزە کۆنەکان کە قسەی لەسەرەکە مێژوو کە دێت ڕوحی مێژووت لی ئەکوژێ بێت وانەی مێژوویمان فێرکە ئێمە گرنگە یان ڕووداوە مێژوویەکەمان فێرکە ئێمە دێن مناڵێک ژمارە ئەم شەڕەکەی ڕوویدا لە بینی کێ ڕوویدا کێ سەرکەوتو یاخو باسی ئەو بکەین ئەم شەڕە بۆ کرا چۆن کرا لەسەر چی کرا چۆن نەکرێتەوە چۆن ئێمەستا لە هەواڵەکانە باستەوەی ئەکریکا کەوتە جەنگی جیهانی سێ هەم بەڕێوەیەوە چی و باشە ئەم جۆرە ڕووداوانە متەوەقع نەبووە کابتە ئێمە شتەکان لای ئێمە مادەمێ ڕوحی شتەکانمان لێ سندۆتەوە لای ئێمە بەستەکە بەستدا ئەوەیە ئادی بخوێنە ئەنی زۆر کات ئێمە ئەمەی کە باوکو دایکی ئێمە کاتی خۆی بە ئێمەیان وتووە بخوێنە چونکە ئەگەر نەخوێنی بەیانی دوو بەیانی ژیانێک نێبی بێتە سەر ئەمە لە کتێبێکە مامۆسای بەڕێز لەوانی جەناب شتان خوێن بێتانەوە باوکی هەژار و باوکی دەوڵەمەند کیوساکی لەو کتێبە ئەگەر ئەها باسی چیرۆکی ئەو کتێبە بکەین کیوساکی دێت ئەڵێ
باوکی من پیاوێکی ئەکادیمی بوو مامۆسای زانکۆ بوو بەڵام هەمیشە قەرزار بوو هەمیشە بێپارە بوو هاوڕێکم کە باوکی توانی بووی شتێکی ئەکادیمی بخوێنێ بەڵام نەچوو بوو بە کاری حکوومەتی یەکسەر ڕۆشتە بوو بۆ خۆی پرۆژەیەکی بچکۆری خۆی بۆ خۆی بنیاد نابوو من و ئەم کوڕی ڕەفیقم لە بواری کتێبی زانستە شتێکمان بینی بوو ئێمەش ئەمانویست هەر لە مناڵیە و پشت بە خۆمان بەستین ئەو کات معجونی دەمودان لە ناو قوتووە بووە ئێمەش ڕۆشتین بەناو هەموو شقە و خانوەکانە گەڕێنتم هەر کەسێک قوتۆکەی تاو کردووە بیا بە ئێمە وەڵا کۆمان کردەوە ڕۆژێک منجاڵێکمان پیا کرد و چوونە پەنایەک و ئاگرێکمان کردەوە بۆی تێ بکەین و قاڵ بێ دروستکەین بۆ باوکم و باوکی هاوڕێکم نەیانزانی بوو وەڵا هاتن و تیان بابە ئەمە چی ئەکەن ئێوە ئەیوا سووتار ئەیوا شتێکتان بەسەر هات باوکی کوڕێکی هاوڕێم تی هەستان لە ئەیشە وتمان ئەرە وەڵا یوتی باشەوە گریمان ئێوە ڕۆژی سێ چوار دۆلارتان لەم ئیشە دەستکەوت وەرن لە کارگەکەی من هەردووکتان ئیشکردی 5 دۆلارتان ئەمە ڕۆژانە ئەڵێ چل لە ڕۆژی ڕێک من ڕۆشتین بۆ ئیش و 5 دۆلاری خۆمان مسۆگەر بوو ڕۆژێکیان بە کوڕەکەم وت کوڕێکی هاوڕێم وتمی ساچم بۆ لای باوکوتی بۆ چیە چی وتم وەڵام من وازەهێنم وتی بۆ وازەهێنی تی وەڵڵاهی چل لە ڕۆژە لێرەم یەک شت فێر نەبوو ئێمەش نەهاتووم هەر پارەم دەستکەوی وتی کە چووم دام لە دەرگا وتی ئادی بۆ چی هاتوویت وڵا بۆ هاتوو تۆ هیچمان فێر ناکەی ئیتر بۆ چیە بە لێرە بمێنینەوە وتی کەوابێت ئێستا فێر دەکەم چکە تۆ ئێستا پێویستت پێیەتی ئێمەش کە ئیسا قسە لەسەر سیستەمی پەروەردەیەکی نەڕۆشتووە بڕوە بێت و ئەگەر بێت و ئێمە ئەم پرۆژە یاسایی کە ئێستا قسە و باسی هێشتاکە لێسەر ئەکرێ بتوانین ئێمە جوان ئیعادە سیاغەیەکی بکەینەوە منهەجێدا بنین خۆ ساڵانە ئەو هەموو پارە لە چاپکردنە ئەڕوا جاری وایە لەسەر چەند شتێک کە هەڵەیە ئەو چاپە هەمووی هەڵ ئەگیرێتەوە و جارێکتر چاپ ئەکرێتەوە باشە بۆ نەین ئێمەش ساڵانە ئەو هەمووە سەرپەرشتیارەت هەیە ئەو هەمووە خەبیرەت هەیە ئەو هەموو ڕابێشکارت هەیە کە تۆ سەیری سیستەمەکە ئەەکەیت ئەی بۆ ناییت هیچ نەبێ دە ساڵجارێ چایەکی پیا بخشێنینەوە دە ساڵجارێ چی شتێک پێویستە بۆ ئێمە پێویستەکە ئێمە چ تاکێک بەرهەم بهێنین پێویستەکە ئێمە ئێستا لەم قۆناغا کار لەسەر چی بکەین وەکو بەڕێزت وتە جوانی ئەدەب لە وایە ڕۆحی مرۆڤ بنیادنی کاتێک کە لەگەڵ دەقێکی ئەدەبیە دائەنیشین ئێمە لەگەڵ هۆنراوەیەکە دائەنیشین تۆ سەیرەکی ئەزانی ئەتباتە چ ژیانێکەوە ئەتباتە چ کاتێکەوە باشە معقول ئێمە فرامۆشکەین زۆر باشە کەواتە مامۆستا هۆکارێکی بۆچی ئەگەڕێتەوە لە ئێستادا کاتێک خوێندکارێک بەشی وێژەیی هەڵەبژێرێت زۆر بەکەم سەیرەکرێت ئایا سەقەتیەکە تەنها لە سیستەمی بەشی وێژەیە هەیە یاخود بەشی دانیشتی هەر وەکو شێوازە کۆنەکە ماوەتەوە و بە هەمان شێوەی وێژەیەکە هۆکارێکی ئەمە بۆچی ئەگەڕێت ئەمەنە بەکەم ئەرزشی سێری بەشی وێژەیی بکرێت سەقەتەکە لەو ئاڕاستایە کە ئێمە من وەکو خۆم بەتابەتی گەلە خێزان و جارێک قسە بکەین ئەمەە ناهەمەتیم بینیوە ئەمە ناڕەحاتیم بینیوە ئەمە ناخۆشیم بینیوە ئەمە بانی دووبانی شەهادەیەکی وام هەبێ ئەم شەهادەیە بتوانێ بە باشی بمژیانی ئەمە فەرزەکەم بەسەر تۆیشە ئێستا من داوە لە مناڵەکی خۆمەکەم چی بکە ئەم بەشە بخوێنە چکە بەانی ئەم بەشە باشە لە بەشی وێژەیشە ئەو بەشە گرنگە نییە نە ئێستا تو سێر بکە بۆ منێت تۆ بەشێکی کوردی تاو کرد بەشێکی عەرەبی تاو کرد مێژوویە تاو کرد ئادی لەکوێ ئیشەکەیت هەرچەندە ئێمە بە هەڵە لە شتەکان تێگەیشتوین بەڕاستی یعنی لە ئەمریکایە کۆکو ئەمریکا بۆ هەموو عەزەمەتەوە باشە 320 میلیۆن ئێستا زیاترە لە سا هەشتای لە پێشەی خۆیان کار ناکات مەرج نییە تۆ لە پسپۆڕیا خۆتا کارکەیت ئێوە لەوانەیە ئیعلامتان تاو نەکرد بێت بۆ نمونە یعنی مۆسەشمان تاوی نەکرد ئەنی بۆ نمونە ئیلم بەڵام خۆ پێشکەشکارێکی سەرکەوتووە خۆ مەرج نییە تۆ ئیلا و بیلا بیت لەو بوارەی کە پسپۆڕی خۆتە کاریتیا بکەیت خۆ لەوانەیە منیش خۆم بۆ خۆم پەروەردە پسپۆڕی دقیقی من نەبی وای وانێ بەڵام بە حکمی ئەوەی زیاد لە 20 ساڵێکە مامۆستام وەزانیوە ماوە من مادەم پیشەی مامۆستایم لەسرە دەبێ لەم بوارە خۆم جارە پێش هەموو کەسێ بحەسێمەوە بۆی ژینگیکی حەساوەش بۆ خەڵک پێشکەشکەم بەڵام دکتۆر تۆ سێکە کە دەرفەتی کار باسمان کرد ئێستا هەمووی بێلەوە کاتەوە تەمینی ژیانی مناڵەکەی بکە لە کۆتاییە دەبینین ساڵانە ڕێژەیەکی زۆر خوێندکار لە پۆلی 12 دەرەچێ و لە هەر شارێک بیگری 150 ڕەنگە بچێتە پزیشکی گشتی و لەوەی لە ئاخیری 50 بۆ 100 تریشی بۆ بەشەکانی تر
بەڵام چەند 30,000 20,000 بەش تەلەبەمان هەیە لە بەشی زانستی خۆگەرە و تەلەبەیە زۆر جار ینی بینیومانە ینی من ئەناسم خەڵک دەناسم ئەگەر هەر هەمان خوێندکار لە بەشی ئەدەبی بواە ڕەنگە سەرکەوتوتر بواە نمرەیەکی بەرزتری بێنایە کۆلێژێکی زۆر بەرزی بخوێنایە لە کۆلێژەکەش سەرکەوتو وایە بەڵام ڕازی بووە بە کۆلێژێک یان ماحەدێکی 2 ساڵی خزمەت گوزاری ڕەنگە بە تەسیری خێزانەکانی پامت بۆ خێزانەکان چۆن ڕۆڵی خێزان چۆنە لەمەیە خوێندکارێک سوور دەزانی لە فلان دەرز و فلان دەرز زۆر باشە سەرکەوتووە تەحلیلی ئێمێشکی بۆ ڕواحەزی لێتی تۆ پەلی یەگری لەوێ دەریێنی بە ئامانجیەوەی ئیشێکی دەستکەوێت ئەویش هەر ئەگەرە ڕەنگە دەستی شینەکەوێت ناڵم ئەگەری مەقسە سەر بابەتی خێزان بکەین بە تایبەتی پەروەردە هەر دابینکردنی ژیانێکی مادی نییە چۆ زۆر کەسمان بینیوە ئێمە ژیانێکی مادی بۆ دابین کراوە پاشان هاتوو وەزعێکی خراپتری بەسەر خێزانەکەی هێناوەتەوە پەروەردە لە ناخە ئەوەیە کە تۆ نهێنەکانی ئەم کەسە بدۆزیتەوە حەزەکانی ئەم کەسە بدۆزیتەوە لە چی ئەتوانێت داهێنەر بێ لە چی ئەتوانێت ئیبداع بکە لە چی ئەتوانێت کەسبەی نێشتەی پێشکەش بکە لە چی ئەتوانێت جارێ ئەم مناڵە لەگەڵ خۆیان ڕازی ببێ چکە ئێمە دائیمەنێکی لە کێشە زۆر سەرەکیەکانمان ئەو سیرعەیە کە لە مرۆڤ دروست ئەبێ لە نێوانی زۆر کات من ناڵم لە نێوانی دڵ و عەقڵە چکە من زۆر کات منم یەکێکم لەو کەسانی کە مەیلم هەیە کە عەقڵش خزمی دڵ بێ ئەهلی دڵ بێ عەقڵش ئەهلی دڵ بێ لای من وایە بەڵام من ئەڵێم لە بینی حەزی کاتی و حەزی درێژخایەنە حەزی کاتی مەیلی دڵە بەس حەزی درێژخایەن ئەمە لە بواری داناییایە ئەم کەسەی کە تۆ ئەتەبێت کی ئەڵێ ئەم ژیانی ئێمەش هەر با بەردەوا ببێ کی ئەڵێ گۆڕانکاری بەسەر وەزعەکانە ناکرێ کی ئەڵێت زۆر کات ئێمە ئەڵێن جەنابی شوباش مام شارەزای مێژوو دووبارە ئەبێت تۆ لە بابەتەکانی وەڵام ئەحمد مختاربەگی جا ساڵی 1920 دەڵێ عادەتی ئەم چرخەوایە ئەهلی دڵ غەمگینەکە یعنی هەر لەو کاتەشە ئەهلی دڵ غەمگین بوون ئێستاش هەر ئەهلی دڵ ئەڵێ ئەهلی یەکفان و کەماڵ ئێستا کە زاری و شینەکە دژم لە چرخی فەلەک بۆ پیاوی ساحب عەقڵ و هۆش ڕووی کەرەم دایم لە هەرزە و شێت و بێتە بکینەکە ئەم هەرزە و شێت و بێتە تاکەی جامل لە بیدایەتە بە تۆم وت ئەگەر دڵ گەیشتە بەسیرە ئەو شتانە ناکە بۆچی بە دڵ ئەوترێ دڵ خۆی لە ئەساسە بۆچی پێوترێ سمي القلب قلبا لأنه كثير التقلب القلوب في الصدور كالقدور على النار تغلي بما فيها دڵیش بۆچی لە قورئانە بۆ نمونە مامۆستای بەڕێز وشەی فوئاد بەکارێت دڵ ئەبێ قۆناغە ئەوە خۆی بابەتی کتری سامنە زۆر قسەی لەسەر نەکرا قۆناغە دڵیش ئەگاتە ئیستیقرار و جێگیر بوون منیش ئەم مناڵە فێری ئەوەی بکەم لە شتێکا جێگیرە کەواتە مامۆستا تا چەند گرنگە لە جیاکردنەوەی بەشی وێژەیی و زانستی دایک و باوک بڕیار بە زۆر خوێندکارمان بینی زۆر قوتابیمان بینی کە خۆی دەزانێت لە ماوەی ئەو چەند ساڵەیە کە خوێندوێتی تا گەیشتوتە نوێی بنەڕەتی دەزانێت کە مێشکی لەگەڵ ئەدەبیات زیاتر گونجاوە وەک لە زانستیەکە بەڵام دوجار لەسەر بڕیاری دایکی و باوکی بە زۆر دەچێتە بەشی زانستی دەبینی ئەم خوێندکارە هیچ نمرێکی باش نییە زۆر جار خوێندکاریشمان بینی بەڵێ ئەو شتانە تا چەندە گنگەکە ئەبێ ڕای ئەم خوێندکارە خۆی لە پێشی دایک و باوکیەوە ئەگەر منهەج لای من بواە من لە پۆلی 11 بڕیارم نەئەدا بە گۆڕینی منهەج با یەک منهەج بواە ئەنی بۆ نمونە هەم لە 11 هەم لە 12 زانستی وێژەی هەر نەبووایە باشە مەعقولە تۆ لە 11 و 12 کەسێکی زانستی ئەگەی لە مێژوو نەمێنێ ئەگەی لە ئابووری نەمێنێ ئەی باشە خۆتۆ هەربانی ئەم کەسە ناکەی ئەندازیارێ بۆ نمونە نەیخیتە بازاڕەوە معقولە هیچ شتێک دەربارەی ئابووری نەزانێ منهەج با هەر یەک منهەج بوایە لە 12 ئەو کاتە ئەو کاتە ئەیتوانی تۆ ئەوتوانی ئەم منهەجە بۆ نمونە لە پۆلی دەبەوە نمونە لەگەڵ بابەتە زانستیەکانە با مێژوو بخوێنرێ لە 11 بۆ نمونە با جوگرافیا بخوێنرێ مەرجنی خۆ تۆ بێیت ئیلا و بیللا هەموو منهەجەکان درێژکەیتەوە زیادی بکەیت با منهەجەکە یەک منهەج بووایە لە 12 کەسەکە بڕیاری خۆی بدات یانەوەی هەر لە بیدایەتەوە جیا بکرێتەوە بۆ ئەبێت لە سێ بنەڕەت لە پۆلی چوارەوە کێشەی ئێمە زەی چۆنە ئەگەر بڕیار ئەخینە دەستی مناڵ هەزەرەرە
بڕیار ئەخیتە دەستی باوکو دایک دای من خەلفیەتەکەی خۆی زاڵە بەسەریا لای ئێمەش تا ئێستا کە ئێستا بەحیس ئیجتیماعیوانە پێیانتر ڕێنمایی پەروەردەیی ئەوە ئەکتیڤ نین بۆ معنایەی کەوا ئاگایان لە مناڵەکان بێ هەر هەمووی جاری وایە لە خوێندنگایەکی هەزار خوێندکاری یەک بەحیس ئیجتیماعی هەیە بۆ نمونە ئەمە فرێ چەندێکی بکەوی وایە وانە یعنی ئێمە یەکێکە لە گرفتەکانی ئێمە ئەم بڕیارەت وەسەرکی بڕیارێکی زووە نەک ئەمە من هەموو جار لەگەڵ ئەوام بۆ نمونە پۆلی یەکی ئیبتیدایی لای من ئەڵم با لە ڕەوزە بێ چکە تۆ بازێکی زۆر قورسی پێ ئەدەیت مەبەست لە تەمەنەکەیەتی لەو تەمەنەوە لە ڕەوزە بێت هەر عیدی ڕەوزە بێ با ڕەوزە چێ قۆناغ بێ تاسی بنەڕەتی ڕەوزە بێت ینی بۆچی وای لەکەین تۆ سیرەکەیت بۆ نمونە ئەو 2 ساڵێکە لە ڕەوزایە زۆر کات لە باخچەی منداڵانەیە ئەم مناڵە داماوە ڕێک ئەهێنیتە پۆلیەک کوردی پێڵی ئینگلیزی پێڵی زانستی پێڵی بیکاری پێڵی مناڵە داوە تەحمل ناکە باش ئەی لە ڕەوزەیە ئەبێ بەرنامە پڕۆگرامی کاتە بە تاقەت پرۆگرامێکی بۆ داهێنیت لەگەڵ دەرسە تەرفیهیەکانە کۆمەڵە ئەساتیاتی پێڵی ژمارە ئەساسیەکانی پێڵی باشە مامۆستا ئەمە کاریگەری دەبێتە سەر ئەقڵ و بیر و مێشکی و مناڵە بۆ قۆناغەکانی لە چ ڕوویەکەوە تو سیرکە بۆچی ئێستا وایان لێ کردوڵن بالەیەک و دوو سیا کەوتن نەبێ جارێکتە بڕیارین خسە سەر دەستی باوکو دایکەوە زۆربەی باوکو دایکەکان تو ئاگاتان لێتی ئەڵە قەینە با بڕوە تو عیلاقەتان نەبێ پێەوە فێر بووە فێر نەبووە ئەها جارێکی تر سەرەکی ئێستا مامۆسایان گیریان خواردۆ لە پۆلی 4 و 5 ئەم مناڵانە ئەتوانێ بخوێنێتەوە ئەتوانێ بنووسێت باوەڕم پێ ئەەکەیت زانستی پۆلی 3 و 4 و ئەمانە منە قورسە من کە دانیشم سعی بە مناڵەکەی خۆمەکەم خۆمانوە بم پێەوە یعنی ئەمەنە قورسە ئەی باشە تۆ هاتوویت ئەم گۆڕانکاریە خێرایە ئەم تەفرەیە ئەم بازدانە ئێزەرری خۆی گەیاندووە لەسەر سیستەمی پەروەردەی ئەوجا تۆ ئەزاندی ئێمە لە پۆلی یەکەوە ئەمەندەی گرنگی بە بواری فێرکردنەکە ئەدەین بوارە پەروەردەیەکانمان بیچوەتەوە باشە لە منهەجی پەروەردەی ئێمە تا ئیساوانەیەکی پێوتری ئەتەکێت کە ئەم مناڵە فێری ئەوە بکرێت چۆن قسە بکات کەی قسە بکات لەکوێ قسە بکات بۆچی قسە بکات یعنی ئێمە هێشتاکێک لە گرفتە بۆ سەرەکیەکانمان ئەزانی چییە ئەوەیە مناڵەکان منتوانێت قسەکردنیانی دکتۆر ینی بەداخەوە ببورن سەرمامانە کاگعادل خەمێکمان خۆنە و پاکێجە بۆ گژێنەوە پاستانەکەی دکتۆر بەدڵنیایە گرفتمان لە پەروەردە زۆرە لە هەر ئەو بابەتی باست کرد لەوەی یەکرێ هێشتا زوو بێ یان خۆت با بەگشتی بێ دوایی تاقیکردنەوەیەکی پێرزانکۆ هەبێ لەسەر بتواناکان خوێندکارەکان هەڵگیرە کۆمەڵێک بابەتی تر دیسانەوە دەچمەوە سەر ئەو بابەتە ئێستا خێزانێکی زۆر ڕەنگە ئەم بەرنمەیە ببینن یان گویان لێبێت چەند خوێندکارێکیان هەبێ لە پۆلی نوێ نیشتیمانی دەرچوون تاقیکردنەوەی نیشتیمانی دەرچوون قەلەق من لەوەی مناڵەکانیان بنێرنە زانستی یا بنێرنە وێژەیی لەولا شەوە ڕەنگە بەشێک لە خوێندکارەکان لە ناخی خۆیان یەکلایی کردبێتەوە بەڵام ماڵەوە دژیان بن بە پێچوانەوە ڕەنگە ماڵەوە خۆی یەکلایی کردبێتەوە خوێندکارەکە خۆی دژی بێ لە کۆتایە ڕێگا دروستەکە کامەیە پشت بە دڵ ببەستین بە عەقڵ ببەستین ئایا ئەم واقعی ئێستا هەیە ڕەنگە بۆ مەسیری مناڵەکە هەر ئەمێنێتەوە ئەو بەشانی کوردی و مێژوو جوگرافیا ئێستاکە حکومەت وەلای ناون و فکر و ئەخلاق و پەروەردە و ژینگە دۆستی و فەلسەفە ئێهمال کرد و ئەکرێ لە سیستەمی 10 ساڵی داهاتووە بە هەمان شێوە هەر ئێهمال کراویان دیسانەوە بازاری گەرم دەبێتەوە و بازاری کاریان زۆر دەبێت یەکی لە شتە زۆر گرنگەکان مامۆستا شوان وەکو شەعراوی هەڵەیە خەڵکی ئێمە تا ئێستا لە چەمکی ڕزق تێنەگەیشتووە و ئەزانی ڕزق بەس پارەیە وایە ئەی خۆ لە ساقیش ڕزق ئەی خۆ بەکارهێنانی کاتیش ڕزق ئەی خۆ خێزانێکی باشیش بوونی هەبێ ڕزق ئەی کۆمەڵی هاوڕێی جوانت هەبێ ڕزق وایە وانە ڕێزێکی ڕزق زۆر مەوداکەی فراوانە لەبەرەوە ئێمە جوان نەزانین ئەم مناڵەی ئێمە کەسبەی نییە لە برسا ئەمرێ ئەو خوایی کە ئەم ڕزقەی داوە ببن بەخوا بە ئەویشی داوە بۆشی داناوە و دیاریشی کردووە لەبەر ئەوە کابەتە ئێمە مادەم شەڕی شتێک ئەەکەین کە لای خوایە لای ئێمە نییە خوش بەخوا لە ئێمە بەڕەحمترە بەرامبەر بە هەموو کەسەکان دیبا بێین ئەم ئاراستە بگۆڕین بۆ شتەکانی ترمان ئەم مناڵە کۆمەڵی حەزیتایە کۆمەڵی توانای جوانی هەیە بۆ من ڕێگەی بۆ خۆش نەکەم بۆ من دەرگای بۆ واڵانەکەم ئەگەر سیستەمەکەش لە ئاستی پێویستانە بێت کە دێبا من خێزانێک بم لە ئاستی پێویستا بم ئەم کەسە وەکو وتمان دەستی ئەدەبیاتی هەیە دەستی فکری هەیە ئەتوانێت تەعەمق بکا لە کۆمەڵێشتی جوانە دێ من ڕێگەیەکی بۆ خۆش ئەەکەم بابێت ئەمە جارێ لەو بوارەی خۆیە هەتا ئەگاتە ئەوەی 23 ساڵ 24 ساڵی تەمەنی بە ئیسراحەت و ئاسوودە بێ
ئەو کات خۆشی بیر لە خۆی ئەکاتەوە خۆشی ئەزانیە چی ئەکات زۆر کات من ڕۆژێکیان قسەم بۆ برازایەکی خۆمان کرد ناڵێم وتم تۆ ئەبێ ئەم دووشتە بەیەکەوە بگونجێنی کۆمەڵی حەزی خۆتت هەیە ئەم حەزەکانت ناکرێ لێ بە دەربی بەڵام ئەبێ ئاگات لە گیرفانی خۆشت بێ ئەم کەسش کە گەیشتە ئەو تەمەنەوە بیر لەوە ئەکاتەوە کە داهاتوویەکی هەبی ژیانێکی خۆیی هەبێ باسی خاتون باسی خۆگونجاندنی کرد بەڵام خۆگونجاندن ئەگەر یەک چیرۆکی بچکۆ لەو گێڕمەوە ئەڵێ هاتوون تاقیکردنەوەیان لەسەر مشکێ کردووە خستویانەتە ناو ئاوێکی گەرمەوە ئەم مشکە خۆی گونجاندووە لەگەڵ ئاوە گەرمەکە لاشەی گونجاندووە ئەمانشاتنی ئاوەکەیان زیاتر گەرم کردەوە ئەمیش خۆی گونجاندووە گەرمتریان کردووە خۆی گونجاندووە باشە پرسیارێکەکەی ئەم منجەڵێک کە مشکەکەی تیابوو نەیەتوانی بازدا نەیەتوانی خۆ ئیتوانی خۆ لە شتێکە نەیان کوڵاندووە کە سەری گیرابی بەس ئەم هەر ئەویست خۆی بگونجێنێ خۆگونجاندنە دروستە دروست نییە هەتا سەر ناتوانانی خۆت بگونجێنی یعنی ئێمەکە گرفتە سەرکی کارمان ئەوەیە کە تۆ بە زۆر کەسێکت خستە بەشێکەوە هەتاکوکەی خۆی بگونجێنی ڕۆژی ئەتەقێتەوە ناڕازیە بۆ مامۆستا منە مێ ڕێی بەڕێزت وەربگرم بزانم تۆ وێژەوی پێ باشە یان زانستی یاخود نەخێر هەردووکیان لە یەک ئاستا من ئەڵێم ئێمە ئەم تەقسیماتی کە کراوە هەڵوت بەشەکانی تریشمان هەیە بەڵێ باشە پیشەیەکانیشمان هەیە ئەم تەقسیماتی کە کراوە تۆ دیقەت بدە لەوانەی 50 ساڵ لەمەوە پێشکرابی پێویستە کامل لەم ئیعادە سیاغەیە بکرێتەوە ئێستا ئێمە من کاکە من خۆم مامۆسای زمانم باوەڕم پێ ئەکەی تەلەبەکە بە زۆر دانانیشی گوێ لە قەسیدەیەکی جوان بکرێت مشکی تەقەبولی ناکەیە خۆی نایەوێت مامۆستا ئەم کەسە ئەڵێ باشە مامۆستا ئەمە دەرەجەی کەمی تایەتەوە بۆچی بیخوێنیت یعنی وا فێر کراوە وا فێر نەکراوە کاکە من ئەمەوێ ئەزمموی کەسێکت بۆ ناقڵکەم من ئەمەوێت ژیانێکی کەسێکت پێ بڵێم ئەگەر هاتوو لە عیرفانە بێ ئاها چۆن لە عیرفان تێگەیشتووە ئەگەر خۆشەویستیشی کردبێ ئاها چۆن خۆشەویستی کردووە ئەگەر باسی معاناتی ژیانی خۆشی بکات چۆن تعبیری لێ کردووە ئەم کەسە کەسێکی هاتووانی هاتووە ئەزمموی کەسێکم بۆ نەقڵەکە یعنی ئەنی کێشەکە ئێمە ناڵم لەیرا ئێمە جارێکی تر ئەبێ ئەم پرۆگرامە ئیعادە سیاغە بکرێتەوە بەم شێوازە ناکرێ من بێم ئیلا بیللا ئەمە وێژەیە ئەمە زانستیە ئەمەوانەکانی وێژەیە ئەمەوانەکانی زانستیە بۆ ناکرێ ئێمە ئێستا هەندێک پۆل بکەینەوە بە هەندێک وانەی زانستی تیابی هەندێک پۆلی وێژەیی تیابی ها ئێستا لە زانکۆ زۆر جاتوە ئەها لە بەشێک کە بۆ نمونە لە زانکۆی خۆ دەگوێستەوە بۆ زانکۆیەکتر لە سەلاحەدین وەدەی بۆ سلێمانی باشە ئەزانی ئەگەر هەندێک وانت نەخوێن دەبێ بۆت ئیزافەکرد لە قۆلاغەکانی ترە وایە وانە ئەی تۆ بۆ قەرەبووت ئەکەنەوە ئەی باشە بۆ ئێمە نین شتێکی تری ئەوە بکەین ئەم منهەجە من ئەڵێم ئەبێ گۆڕانکاریەکی بەسەرا بێت من ناڵم تۆ کادرێک پێک ئەهێنی تە بەرهەمی ئێنی نازانێ بازاڕ یعنی چی یعنی ئەمە ئەگەر وابێ لە گۆڕانکاریەکە ئەوەیە کە وێژەی و زانستی نەمێنێ هەمووی پێکەوە بێت من وەکو خۆم ئەگەر قسەی من خۆ قایلیش نییە بینی خۆمان بێ منڵم یەک منهەج هەبێ ئەم منهەجە هەوڵ بدرێت کەسێک بەرهەم بهێنێ کە ئێستا بۆ ئەم ژینگەیە گونجاو بێ ئەگینا تۆ دیقەت بدە هەر دوێنێ 200 و چەند کەس لە زانکۆی ئەمریکی تەخەڕوجی کردووە پێری لە دۆک هەروەها ئەم ساڵدار تۆسێکی بە 50,000 کەس لەوانەیە بە یەکجار دێت ئەم 50,000 کەسە چەندێکی سەرکەوتووە چەندێکی ئامادە کراوە ئەو کەسانەی کە ئەخیر قسەمیانی ئەو کەسانی کە ئێستا ئەمە چی لە گازینۆکان ئایان بینین کێن هەمووی ئەوە دەرچوو لە بەتاڵیە ڕۆشتۆلیۆ بۆ خۆی دانیشتووە هەموو خەمەکەی ئەکا بە دووکەڵ و کۆتایی پێێنی وڵا مامۆستا هەچەند کاتمان هەش قولێکیش بەسەر و بابەتە ڕۆشتە وەڵام مەجلیسی بەڕێزت خۆشە بەڵام هەچەند دوورە لە بابەتەکەمانەوە بەڵام هەر پەیوەنددار بە مەسیری خوێندکاران بە کورتی دەبینین ئاستە باڵاکانی ئیداری و دەسەڵاتی هەرێم بەشدارە بن لە ئاهەنگی دەرچوونی کۆمەڵێ زانکۆی ناحکومی بەڵام نە وەزیرەکە و نە سەرۆکی حکوومەتەکە و نە سەرۆکی هەرێمەکە ئامادەنین لە دەرچوونی زانکۆی دایک یاخود زانکۆی مێژوویەکانی نیشتیمان زانکۆ حکومیەکان بەشدار بن ڕەنگە دەستەواژەیەکی ناشرین بە نامی مۆزوعەکە سیاسیەکەمە بەس ئەمە قەباحەتێکی زانستی نییە تۆ ئەمە یەک شتێت پێ ئەڵێ من ناڵم من وتم لە سیستەمی پەروەردەیشا قسە لەسەر ئەوە کراوە نیوەی سیستەمەکە بەس بۆ ئەوەیە کە کارەکان بەرەو کیۆ بڕوا بەرە و ئایلی بڕوە ئێستا ئەگەر دوو قەت بدەم لەم کوردستانی ئێمە دوو سێکتەر بۆتە ئایلی بەتەواوەتی
باشە سێکتەری پەروەردە چەند خوێندنگای ئێستا ئەهلی هەیە هەمووشان بەشی زانستیان هەیە هەمووی زانستیانە کەسی نیەتی بۆ چکەوەی تەلەبە بێنی پارە پراوک سێکتەری سەحەش خوای لێ هاتووە یعنی گرفتە سەرەکەی ئێمە ئێستا لێرایە ئەم زانکۆنی کە ئەم کەسە گەورانەی بۆ ئەڕۆن پێت ئەڵێ کاکە لای ئێمە ئیهتیمام ئاوایە لای ئێمە گرنگیدان ئاوایە ئەی مناڵ ئەی خێزان ئەگەر ئەتەوێت تۆش مناڵەکەی تۆ لە شوێنێکی گەورە پەروەردە بکرێ دەوەرە ئەوێەوە ئێستا ئەستن کۆمەڵگەیان کردووە بە دوو چینەوە بە دوو بەشەوە هەرچەندە یەکێک لە شتە زۆر جوانەکان کە من دیقەتم داوە ئەو کەسانەی کە لە خوێندنگای ئەهلین تا ئێستاش بە جورئەتەوە ڕوویان نایە بڵێن ئێمە لە خوێندنگای ئەهلین تو زەتری قبلەوە ئەو کەسێکی لە زانکۆی ئەهلیە تاکو ئێستا کە ئەمە خۆبکە بەردەوام بێ کەسەکە زۆر ڕووی نایە پێ دەسەڵن تۆ دەرەجەت کەم هێناوە چیتە ئەوەوە یانی تا ئێستا ئەمەش ماوەتەوە بەڵام خۆزگا حکومت بیری لەوە ئەکردەوە بۆ نمونە وەکو دوێنێ 200 کەس تەخەڕوجی کردووە خۆزانکۆی سلێمانی لەوانەیە بە 1000 کەس 20,000 کەس تەخەڕوج ئەکە یەک بەشی بشکۆلی بێنی وەکو تۆ هەر بەشی پزیشکەکە ئەوەنە دەڕاستە لە سلێمانیە ینی کەوابێتە ئەبێ لێرەجێ ئیهتیمام زیاتر بێ ئێمە جارێکی تر بینەوە بیر لەوە بکەینەوە ئەم کەسەی کە بە حەقی خۆی گەیشتوت بە نمرەی خۆی گەیشتوت ئەم زانکۆ بەرزانە ئەمانی کە لەوانەیە ئەدوانینیان توانی بێ ئەو ئاستەی کە هەیەە هەیان بێ لەبەرەوە پەنیان بۆ شوێنانە بردووە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەرسەلان سەیدزادە ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی زۆر سپاس بەڵێ عزیزان دەچینە بڕگەی پەیامنێرانمان و چەند پەیامنێرێکمان لە شار و شارۆچەکانە وەردەگرین کە زانیاریمان بۆ دەخەنە ڕوو سەرتاش دەچینە لای پەیامنێرمان سۆهەیب محەممەد سۆهەیب سڵاوت لێ بێوەم کاتت باش دێمە لای تۆ زانیارەکانی ڕۆژ لای تۆ چی هەیە فەرموو شەیدا خاس بەنامە پەیامی ڕۆژ بێت بەیانی زوو و دەستپێکی ڕۆژێکی نوێیە هاتوومەتە قەزای پێنجوێن بەلانکەی کوشتتوکاڵی ناسراوە ڕۆژانە لە ئێستادا کرێکارێکی زۆر بە مەبەستی کرێکاری سەردانی قەزای پێنجوێن دەکەن جوتیارێکی زۆر سەرقاڵی بەرهەمە کوشتتوکاڵەکانن چاندنی بەرهەمەکانیانن بۆ مەبەستی زیاتر قسەکردن لەسەر بەرهەمی کوشتتوکاڵی بزان کێشە و گیرروگرفتی جوتیارانی قەزای پێنجوێن چیە من ئێستا ڕاستەخۆ جوتیارێکم لەگەڵایە دەمەوێت زانیاری زیاتر لە وەربگرم کێشە و گیرروگرفتی جوتیارانی قەزای پێنجوێن لە ئێستا چییە بەڵێ سپاس بۆ جەنابتان بەخێر بێن وڵات دیارە کێشە و گرفتی جوتیاران زۆرە یەکێک لەوانەی کە جوتیار زۆر بە کێشەی ئەزانێ و ماندوو پێوەی بێئاویە ئێستا لەم سەرەتاوە تقریبەن ئەگەر بڵین تا حەدێک باشە تا چینە مانگی 7 و 8 ئیتر لەو کاتا بەڕاستی کێشەیەک دروست ئەبێ بێئاوی کە ساڵی پار ئەگەر بە نمونە بێنینەوە جوتیارمان هەبوو بە تەنکەر کشتتوکاڵەکەی ئاوداوە کامە زۆر ناڕەحەتە زۆر وەزعێکە کە بەڕاستی حەقە لانی پەیوەندیدار خەمی ئەمە بخوات لانی پەیوەندیدار خەمی خواردووە تا ئێستا ئەتوانم بڵم نەخێت بە هیچ جۆرێک بە هیچ جۆرە خەمی لێ نەخواردووە چونکە لە حقیقەتە خەم خواردن ئەوەیە لە کاتێکا کە ئەگەینە مانگی 8 بە تایبەتی لانی پەیوەندیدار لە خەمی ئەوە بێت چۆن بتوانێت کێشەی جوتیارەکە چارەسەر بکات لە کاتێکە ئەو ئاوی نەماوە بە تەنکەر ئاویەدا بۆ خۆشتان نەزانن یعنی ئەوە معلومی هەموو لایەکە کشت و کاڵ بە تایبەتی لە مانگی 8 ئیتر زۆر پێویستی بە ئاوە لەو کاتە ئەگەر بە تەنکەر ئاوی بی واتە نیواونی و بەرهەمەکەت زیاتر دابەزێت و گەورەترین گرفت بە دوورسەکە ئێوە تەنها کێشەی کەماویتان هەیە یاخود کێشە و گیرروگرفتی کەتان هەیە ناوەڵا لەگەڵ بۆ نمونە هەرکەم ئاوی نییە یعنی یەکێک لەوانە ئەتوانین بڵین هەر لایەنی کرێکار لایەنی کرێکار ئێستا بۆ نمونە ئەم ساڵ پار کرێکارێک بە 25,000 بۆ ئەم ساڵ بە 30,000 حتا لە خودی کرێکارەکەشا بەداخەوە ئەڵم کە ئەوەندە گرفتمان هەیە جاری وا هەیە کرێکارێکی بەڕێز کە کاتێکی هەڵەسێ بە ئیشکردنەکە تۆ بۆ نمونە 1000 دنێک شووتیت سند کڕیوە پارێکی زۆرت پێداوە مەصرفێکی زۆرت کردووە کەچی ئەم کرێکارە بەڕێزە جاری وا هەیە 20 دنێک 25 دنێک ئەکاتە قوڵێکەوە کە بەڕاستی ئەمە گرفتێکی زۆر ئەوەی ئەمە لە لایەنی کرێکارەوە لە کاتێکیشدا پێداویستە کوشتتوکاڵەکان ئەم ساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو زۆر گرانتر بووە بەرز بوونەتەوە بێگومان یعنی ئێستا هەر بۆ نمونە کووت ئەگەر فەردەیە کووت پارەکە بە گەر بە 6,000 بوو بێ ساڵ بە 8,000 بە 90,000 یعنی ئێستا فەردەیە کووتی بۆر بۆ نمونە بە 110,000 ئەو ناوەیە
کەواتە ئەمە زۆر گرانیەکی زۆرە لەسەر فەلاح وە کشت و کاڵیش بەڕاستی لەگەڵ گرفتێکی زۆری ترە، یعنی حتا پێداویستیەکانی وەکو بۆ نمونە ئەو لایەنە دەرمان بەکارهێنانەکان کە ئەوژێکێکە لەوانە ڕێنمایی پێویست نادرێ بە فەلاحەکان، یعنی فەلاح هەر بۆ خۆی هەڵەسێ جاری وا هەیە بەکارهێنانی دەرمان بەکار کە ئەمەش بەڕاستی هەم بۆ هاوڵاتیان هەم بۆ خۆشی جاری وا هەیە دەرمانێک بەکارەهێنێ هەروەکو بۆ نمونە گەشەیەکە ئێوە بیدا بە بەروبوومەکەی، بەڵام چوندا چون کە تەندروست و بەڕێنماییەکی باش نییە زەرێکی زۆر لە خۆیدا، یا بە جۆرێکی تر هەر بۆ نمونە لە کاتێکا کە ئاڵەن شووتی پێگا هەر لەو کاتە هەندێک لە پێداویستیەکان کە پێویستە بۆ کشت و کاڵ بەکاری بێنی ئەگەر بە شێوەی تەندروست بەکاری بێنی هەم خەڵکی سفادەی لێکا هەم فەلاح بۆ خۆشی کە بەداخەوە ئەوش ڕێنمایی نییە. لە کاتی پێگەشتنی بەرهەمەکان وەگەزین پێنجۆن بەوە ناسراوە بە تایبەت شووتی ناوبانگێکی زۆری هەیە، حکوومەت تا چەند هاوکارتانە لە ساغبوونەوەی بەرهەمەکان؟ وەڵاهی بەداخەوە ئەڵێن کە ئەوژێکێکی ترە لەوانە کە هەتا ئێستاش هەتا ئەتوانم بڵم لە عەلوەکانە خەڵکمان هەیە پارێکێ لە گرفتەکان کە بووە ئێستاش کە ئەو جوتیارە بە ڕێزانە بەرهەمەکانیان بردوۆتە عەلوەیەک لە عەلوەکانی ناو پێنجوێن هەتا ئێستش بە دوای پارەکەیە کابرایکی عەرەب هاتۆتە منتیقەی پێنجوێن پارەکەی بردوون، هەتا ئێستش بە دوایەوەن تەلەفۆنێکی بۆکە هەر ئەوەندە ئەڵە دێمەوە، کەواتە ئەمە گرفتێکی زۆرە تۆ لە کاتێکا بەرهەمی 1 ساڵت لە عەلوەیەکا کە لە شوێنەکان ئادانێ بۆیە لایانی پەیوەندیدار حەقە خەم لەوە بخوات کە ڕاستە ئەم بەرهەمە جوانەی کە بە تایبەتی لە پێنجوێنە هەیەوە فەلاح ماندووبوونێکی زۆری هەیە لە خەمێکی زۆریا بێجا چ لە کاتی پێگەیشتن و چاندنیا چ لە هەر کاتێکی ترە بە تایبەتی ئێسا بۆ نمونە ینی پێدانی کووت بە هیچ جۆریانی حکومت خۆی توانێ و کوتە هاوردە بک بە جۆرە لە جۆرەکان و لە جیاتی ئەو سیعرە زۆرەی کە لە بازار ڕاهەیە ئەم بتوانێت بە سیعرێکی مامناوەند بیداتی و زایدەن دەرمانەکان حتا بەڕاستی ئێستا ئەتوانم بڵم لەگەڵ ڕێزما بۆ زۆرێک لە فرۆشیاری دەرمانەکان و ئەو نووسینگە بە ڕێزانەیە کە خەریکی ئەو کارن باوەڕکە شوێن هەیە کە دەرمان ساغەکاتەوە، یعنی هەر بەسەر چووە فەلاح ئاگای لەوە نیە لە پەلەپەلی خۆیان لە نەزانینی خۆمانە زۆرجار ئاگامان لەوە نیە کە ئەم دەرمانە چۆن بەکاربێنین لە حەقیقەتا بەکارهێنین و کاتێکە زانین بەرهەمەکەمان بۆ خۆی هیچ سوودێکی لێ نابێنین و بەڵکو زەرەریشی لێبی. بەڵێ سوپاس بۆ تۆ. پێنجوێن ئەگەر چی ناوچەیەکی ئاماژەی پێدا کەماوی و کەمبارانی ئەم ساڵ کاریگەری هەیە بە تایبەت لە چەند مانگی داهاتووە کاریگەریەکانی زیاتر دەردەکەوێت. ڕۆژانە کرێکارێکی یەکجار زۆر ڕوو دەکەنە قەزای پێنجوێن ناوبانگی هەیە لە بەرهەمە کشت و کاڵەکان بە تایبەت ساڵانە بڕێکی زۆر لە بەرهەمی شووتی تەنانەت ڕەوانە حالیان لە شاری پێنجوێن ئەو بەرهەمە کشت و کاڵیانەی با بڵێن چەند قۆناغێکمانەیە، قۆناغی ناشتن، قۆناغی لە گەشەکردنایانێکیشی پێگەشتووە. بەرهەمەکانی ئەوێ ئێستا لە چ قۆناغەکان ئەگەر بۆمان ئەو زانیارامانە بۆ بگوازیتەوە چی هەیە ئێستا گەشت بێت و بچێت بۆ بازار چیش لە پرۆسەی هێشتا گەشەکردنایە؟ بەڵێ مامۆستا شوان ئێستا کە من لە قەزای پێنج دیمەنەکانتان بۆ گوازێتەوە لە ئێستادا سەرەتای بەرهەمەکانەوە جوتیارێکی زۆر و ئەو کرێکارانە کە سەردانی قەزای پێنجوێن دەکەن لە ئێستادا لە سەرەتادان و لە سەرەتای ناشتنی بەرهەمەکان بە تایبەت بەرهەمی شووتی و تەماتە لە ئێستادا دایدەنێن واتە لە چەند مانگی داهاتووە بەرهەمەکان پێدەگەن و ڕەوانەی بازاڕەکانی هەرێمی کوردستان دەکەن لە ئێستادا لە ناشتنی بەرهەمەکانن واتە سەرەتای دەستپێکی وەرزی شاندنی بەرهەمەکانە. سپاس بۆ پەیامنەرمان سوهەیب محەممەد، سپاس بۆ تەواوی زانیاریەکان. بەڵە بەڕزان هەر سەبارەت با زانیاریەکانی ڕۆژد دەچینە لای پەیامنەرمان چیانووری لە کەرکووکەوە کە زانیاریەکانی ئەمڕۆی کەرکووکمان بۆ دەخاتە ڕوو. کردنی پرسیارەکانی پۆلی سێ وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقی بەڕیاریدا کە سەرجەم تاقیکردنەوەکان ڕابگرێت تاکو و ڕۆژی یەکشەمەی داهاتوو دیسان تاقیکردنەوەکانی پۆلی سێ ناوەندی دەست پێ دەکاتەوە. تاقیکردنەوەکانی پۆلی شەشی ئامادەیی بۆ دوای جژنی قوربان دواخراوە. ئێستا لیژنەی تاقیکردنەوەکانی
بەغداد و کەرکووک هەمووش پارێزگەکان ئامادەکاری دەکەن بۆ ئەوی جارێکی دیکە ڕۆژی یەکشەمە تاقیکردنەوەکانی پۆلیسیی ناوەندی دەست پێ بکاتەوە بە جۆرێکی دیکە و بە هەمان میکانیزمی جاران بەڵام هەندێک گۆڕانکاری لە پرسیار و لە شێوازی تاقیکردنەوەکان کراوە. من بۆ قسەکردنی زیاتر سەبارەت بە تاقیکردنەوەکان سەبارەت بە دزەپێکردنی پرسیارەکان میوانداری ماوەسا پەروین ئەندامی لیژنەی تاقیکردنەوەکانی بەڕێوەبەراتی پەروەردەی کەرکووکم کردووە. ماوەسا سوپاس بۆم دەرفەتە. ئەگەر پێمان بڵێ تاقیکردنەوەکان بۆچی وای لێ هات تاکو ئێستا ئەگەر ئێوە گەیشتە بێتن بە سەرداوێکی یا زانیاریەک سەبارەت بە دزەپێکردنی پرسیارەکانی پۆلیسێ؟ بە دڵنیایی و بە خۆتان نەزانن تاقیکردنەوەکان لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی کوردستان ئەهەمیەتێکی خۆی هەیە لەبەرەوەی کاتی کە تاقیکردنەوە ئەنجامەدرێ لەسەر ئاستی عێراقیا لەسەر ئاستی هەرێمی کوردستان واتە ئەم تاقیکردنەوە وزاریە کە هەموو قۆناغەکان ناگرێتەوە تەنها قۆناغی شەشی سەرەتایی و سێی ناوەندی و شەشی بڵێن ئامادەی ئەگرێتەوە. لەم حاڵەتە دوای ئەوەی کە ئێمە هەموو پێداویستەکانی تاقیکردنەوەکانمان لە بەغاوە لە لیژنەی دائیمەی بەغاوە وەرگرتووە وەیە ناومانە بۆ کەرکووک، ئێمە لە کاتی دزەکردنی پرسیارەکان هیچ کێشەیەک لە پارێزگای کەرکووک نەبووە لەبەرەوەی بە شێوەیەکی فەرمی پارێزرا بوو لە قاسەی تایبەتی خۆیدان رابوو هیچ کێشەیەکمان نەبوو تەنها ئەوە بوو لە دوی شەو بەدواوە ئاگدارکراینەوە کە سبەینە تاقیکردنەوەکان ناکرێت و دو ئاخرێ بۆ کاتێکی نادیار دوای ئەوەی کە بەرپرسانی پەروەردە و مەجلیسی وزەرا لە بەغا تاوتوی کێشەکەیان کرد بۆیان دەرکەوت کە بابەتی بیرکاری دزەی کردووە لە بەغاوە دزەی کردبوو نەک لە پارێزگای کەرکووک. ئەمەش وەکو من بزانم شێوازێکە کە لە ساڵانی ڕابردووشە چەند جاری ئەم شتە دووبارە بووەتەوە نەک بەس لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی کوردستانی شەندێ جار پرسیارەکان دزەی کردووە و دەبێت لە کاتی خۆیان چەند جۆرێک پرسیار ئامادە بکرێ بۆی کە ئەگەر گروپی ئەی بڵین دزەی کرد بی ئامادە بێت بۆ ئەوەی بدرێ بە خوێندکار و دوان نەخرێت. بەڵام دیار بوو کێشەکە ئەیان ویست بزانن هۆکاری دزەکردنەکەی چیەیە و چ ئەندامێکە بۆ ئەوی تووشی سزای یاسایی بێ تەجیلیان تاقیکردنەوەکان. بەڵام خۆشبەختانە ئێستا لە ئێستاە هەر ئەم ڕۆژ ئێستا کۆبوونەوەیەکمان هەیە بۆ ئەو مەبەستە لەسەر ئاستی کەرکووک کە چۆن ئامادەکاری تازە بکەین بۆ ڕۆژی یەکشەمە کە دیسان و تاقیکردنەوەکان دەست پێکە. خۆشبەختانە ئەو دوو مادەی کە تاقیکردنەوەی تێدا ئەنجام درابوو دزەی نەکردبوو. سەبارەت بە پرسیارەکانی خوێندنی کوردی هەر ئەوە بە هیچ شێوەیە دزەی نەکردووە تا ئێستا شار ئەو پرسیارانەیە کە لە وەجبەی یەکەما وەرمان گرتووە و لە لامانە و پارێزراوە. ئەو پرسیارانەیە کە دزەی کردبوو تایبەت بوو بە خوێندنی عەرەبی نەک خوێندنی کوردی. باشە مامۆستا ئاماژەت بۆ کرد کە ئەو دوو پرسیارەی پێشووتر تاقیکردنەوەی تێ ئەنجام درا بە تایبەتی پۆلیسیە دزەی پێ نەکراواتە ئەو دوو تاقیکردنەوەی تەواو قوتابی دڵنیا بێلەوەی کە ئەنجام نادرێتەوە؟ بەڵێ ئێمە نامانەوێت شپرزەی و دڵەڕاوکی لای خوێندکار دروست ببێت. من لێرەشەوە ئاگداریانەکەمەوە کە ئەو دوو بابەتە لە ئێستاە پشکنینی بۆ کرێت و هیچ کێشەیەکی تیانە و تاقیکردنەوەکانی پێشوو کە بڵێن دوان کراوە هیچ کێشەیەکی تیانە بۆ چکە دیزەی نەکردبوو لە بیرکاریە دزەی کردبوو. بەڵامی تر بابەتەکانی تر پرسیاری تازە و هەر دڵنیایشیانەکەینەوە. ئێمە کە نوێنەری خوێندکارانی لە لیژنەی تاقیکردنەوەکان ئێمە بۆ ئەوەدا نەنیشتوین کە تۆڵە لە خوێندکارکەینەوە. ئەمە ئیشی خوێندکار نەبوو بە خۆتان ئەزان دزەکردنی پرسیار بۆیە دڵنیایەنەکەینەوە ئەوان بە خوێندنی خۆیان بەردەوام سعی خۆیان بکەن و ئێمەش هاوکاریانە بین و تاقیکردنەوەکانی ڕابردووش ئێستا پشکنینی بۆ کرێت هیچ کێشەیەکی تیانە. دواخستی تاقیکردنەوەکانی پۆلی شەشی ئامادەی بۆ چیەگەڕێتەوە هەر هەمان
کێشەیە یا نا کێشەی دیکە هەیە کێشەکە لە وەختەکەیە دروست بووە لە کاتی تاقیکردنەوەکان چکە ئێمە پۆلی سێ کە ئەوەنە تەخیر بوو هەفتەیەک تەمان ئەکەوێتەوە بینی شەشی ئامادەی و سێ متەوەستە ئەم تەخیر بوونەوە ئەم دزەکردنی پرسیارەی کە لە سێکە ڕوویدا وای کرد کە تاقیکردنەوەی شەشەکانیش تاخیر بێە دوابکەوە دواتریش ئەگەر لە ڕووی دەرونیشەوە دیراسی بابەتەکە بکەین خۆی هەر ئەبوو تاقیکردنەوەی پۆلی شەش دوای جەژن وایە چکە ناکرێتەوە خوێندکارێک پێش جەژن دوو تاقیکردنەوە ئەنجام بدا دوایی دەڕۆژ دانیشێ تاقیکردنەوەی تر ئەنجامدا هەر لە ڕووی زانستیشەوە وەکو پێویست نییە دوایەوەی کە ئەمەش ڕوویدا بۆ سێی ناوەندی دواخرا بۆ 12 تقریبان دەڕۆژێک فەرقی کرد لەم حاڵەتە هەنگاوەکان زەحفی پێکرا بۆیە بە باشمانزانی کە پۆلی شەشەکانیش تەجیل بێ بۆ ئەوەی ئەوانیش یعنی فکریان ساف بێ لە خۆشیەکەی جەژن نەبن وابێ کە بتوانن هەم خێزانەکەی بتوانێ خۆشیەکانی جەژن بەرجەستە بکە و هەمیش خوێندکارەکە تۆزێک بڵێن ئیسراحەت بە مێشکی و دەرونی بدا لە کاتی جەژنە سپاس بۆیەوە دیارە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردووش مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق ئاماژەی بۆدا کە دزەپێکردنی پرسیارەکانی بیرکاری لە ماوەی دوو هەفتەی ڕابردوو ئەمە جێگەی نیگەرانیەوە کەم تەرخەمی وەزارەتی پەروەردەشی باس کرد پێدەچێت لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا پەرلەمانی عێراقیش وەزیری پەروەردە بانگێش بکە بۆ ئەوی لێکۆڵینەوە سەبارەت بە دزەپێکردنی پرسیارەکانی بیرکاری پۆلیسیەی ناوەندی بکرێت. بەڵێ سواس بۆ پەیامنێرمان چیانووری بەڵێ بەڕێزان لە پارێزگای هەڵەبجە پێشانگایەکی فۆتۆگرافی کراوەتەوە بۆ کۆمەڵێک فۆتۆگرافەر کە تێیدا توانەکانی خۆیان خستۆتە ڕوو لەم بارەیەوە پەیامنێرمان سۆهێب محەممەد ڤیدیۆکی بۆ ئامادەکردوین ببورن سامان فەتاح ڤیدیۆکی بۆ ئامادەکردوین فەرموون با پێکەوە بینەربین. من بە دوو تابلۆ بەشدارم تابلۆ یەکەمیان بە ناوی ڕوبەڕبوونەوەی مەرگ لە پێناو بژێوی ژیانە ئەو تابلۆیی کە کۆڵبارەکانی تیا بەرجەستە کراوە ژیانی هاونیشتمانیانی ڕۆژهەڵات و باشوور لە سەر سنوورەکان چۆنەژین ڕوبەڕووی مەرگە بنەوە لە پێناو پەیداکردنی بژێوی ژیانە و تابلۆی دووەمم تابلۆکەی دەرەژ عەفانە ئەو پیاوە جوانی کە لە هەورامان 3 ساڵە لەسەر یەک ڕوبەهەنارەکەی ئەبێتە باشترین ڕوبەهەناری قەریە دووبەی یەکێکە لە گەورەترین فستیڤاڵەکانی جیهان کە ئەکرێ بۆ بەرە مناوخۆیەکان خۆشبەختانە جێگەی شانازیە بۆ کورد و بۆ هەورامیەکان کە ڕوبەهەناری هەورامان و ناوچەی هەورامان ئەبێتە باشترین ڕوبەهەناری دنیا ئەم جۆرە پێشنگانە زۆر گرنگە لە کوردستان لە هەموو ناوچەکان بکرێ بۆ فۆتۆگرافەرانی ناوچەکان چون ناساندنی کولتور و کەلەپور و سروشت و شوێنە تاریخ و سیاحەکانی ناوچەکە بە دنیای دەرەوە و ناخۆی کوردستان ئەبێتە هۆی ڕاکێشانی سەرنجی گەشتیاران و هاتنی گەشتیاران بۆ ناوچەکە. فۆتۆی سروشتی گوندی هاوار بەشداریم کردووە زیاتر فۆتۆکان سروشتی هەبوونی پێشانگا بۆ فۆتۆگرافە گرنگێکی زۆری هەیە هەم لە ڕێی گەشتیاریەوە گرنگە چکە و بینەرانە ئاشناکەی بە سروشتی شوێنەکانی خۆت یەکێ لە فۆتۆکانم مڵکیوەیە کە ئەمە بە شەواگیراوە دەستکاری سێتین کامێراکەکەی کە هەموو کاتێک ناتوانێم ڕسمانە بگرێبێت کاتێکی بدۆزیتەوە ئەمی کەشیان هەر گوندی هاوارە بەڵام بە بەهارە کە بەهار جێکی خۆشی هەیە. پێشەنگایەکەش کاری ساڵێک و 2 ساڵ نییە کاری 4-5 ساڵە کۆیان کردوتەوە هەموو وەرزەکانی تێدایە دەستخۆشیان لێ دەکەین هیوادارین بەردەوام بن کە دەبینین لە پێشەنگایەکەدا سروشتی هەر 4 وەرزی تێدایە لە پاس سروشتەکە تووسە ئاینەکانی هەورامانی تێدایە کە ئێمە بەشێکمان خستۆتە ناو پرۆگرامی خوێندن لەگەڵ وەزارەتی پەروەردە بۆ نمونە پارساڵ کە وانەی پەروەردەی ئیسلامی گۆڕە بەشێک لە ئەو مزگەوتانی هەورامان و هەڵەبجەمان خستە ناو پرۆگرام وەک شارەکانی دیکە.
باڵە بەڕێزان دەچینە بەرگەی زانیاری کە لەم بەرگەیەدا هەرجارە و زانیاری لەسەر بابەتێک دەخەینە ڕوو ئەمڕۆژ زانیاریێکمان بۆ ئامادە کردوون لەسەر گروپی خوێن فەرموون با پێکەوە بینەری ئەو زانیاریە بین. چەند زانیاریەک لەسەر پەیوەندی گروپی خوێنەکان و خواردنەکان. بەگشتی 4 گروپی خوێن هەیە ئەوانیش A, B, A و B و O. بەزائید و ناقص بە گوێرەی زانایانی بواری خۆراک گروپی خوێن ڕۆڵی هەیە لە هەڵبژاردننی جۆری خۆراکی گونجاودا کە بۆ جەستە تەندروستە. ماڵپەڕی ساینس لە بابەتێکیدا ئاماژەی بە جۆری خۆراک کردووە بە پێی گروپی خوێن کە هەر گروپە و ڕۆڵی سەرەکی هەیە لە هەرسکردنی خواردن و تەندروستی لەش. گروپی A ئەو کەسانەی هەڵگری ئەم جۆری گروپی خوێنن زیاتر گرنگی بە خواردنی سەوزە و میوە و پاقلەمەنیەکان بدەن چونکە ئاستی ترشی لە گەدەیاندا کەمە و ناتوانن بەباشی چەوری و پرۆتینی ئاژەڵی هەرس بکەن. گروپی B دەتوانن خواردنی هەمە جۆر بخۆن بەڵام خواردنەکانی وەک تەماتە و گەنم و گەنمەشامی و فستق دەبێتە هۆی بەرزبوونەوەی کێشی لەشیان و شەکەتی و ڕێژەی شەکر لە خوێنیاندا زیاد دەکات. دەشبێت خۆیان لە خواردنی گۆشتی مریشک بە دوور بگرن و بڕی ئەو خواردنە لاژەمەکانیانە کەم کەنەوە چونکە ئەگەری توشبوون بە جەڵتەی دڵ و تێکچوونی سیستمی بەرگری لەشی لێ دەکەوێتەوە لە بری ئەوە گۆشتی بەرخ و کەروێشک بخۆن. گروپی AB ئەم گروپە دەگمەنترین جۆری گروپی خوێنە چونکە تایبەتمەندیەکانی گروپی A و B هەڵگرتووە. هەڵگرانی ئەم گروپی خوێنە هاوشێوەی گروپی A ڕێژەی ترشەڵۆکی گەدایان نزمە بەڵام توانای خۆگونجاندنیان هەیە لە گەڵ گۆشتی هاوشێوەی گروپی بیدا. خواردنە دەریایەکان و هێلکە و سەوزە بۆ ئەم گروپە بەسوودە بۆ ئەوەش دەبێت کەمخۆری بەردەوام خۆر بن بەو جۆرە زیان بە کردداری هەرسیان نەگەێنن. گروپی O ڕێژەی ترشەڵۆکی گەدایان بەرزە و توانایەکی زۆر باشیان هەیە لە هەرسکردنی پرۆتین و چەوری ئاژەڵدا. خواردنی ڕێژێکی زۆر لە گۆشت و ماسی و سەوزە و میوە سوودێکی زۆری دەبێت بە شێوەیەکی گشتی دانەوێڵە و پاقلەمەنی لە شێوەی چەوری لە جەستەیاندا هەڵدەگیرێت بۆیە وا باشترە لەو جۆرە خواردنانە دوور بکەونەوە. بەڵێزان ئەچینە پارێزگای دهۆک هاوکارمان مامۆستا ئەمجەد بریفکانی وەردەگرین. مامۆستا ئەمجەد سڵاوت لێبێم کاتت باش بارەدۆخی دهۆک چۆنە پلەکانی گەرما تەندروستی خۆت هاوکارانمان لەوێ زانیاریەکانی ڕۆژ ئەگەر بۆمان بگوازیتەوە. بەڵێ سڵاوت خودلتە و بینارێت کەناڵی ئاسمانیە پەیام بن بەلێ بەرێت وا ڕۆژێت بۆریدا پەگەرێ بلندبوونا بهای گازه و اگر بلندبونا بهای پانزینت سنور پارێزگا دوکه یعنی اوه بویه اگر که کوالیتی پانزین جی همان دم دا خراب بید یا نظم بید اجبرنده یعنی چندین پانزین خانه سنور پارێزگا دوکه هاتینه دای خستند ماه چند رو جن بوری دا 4 پانزین خانه سنور پارێزگا سنتر پارێزگا دوکه سنتر شار باجر دوکه هاتینه دای خستند گلنده جی 2 پانزین خانه اندیتر القزاین شیخان و بردرش هاتینه دای خستند اوه اگره به چنده بویه که بای پانزین بلند بویه و کوالیتی های هاتیه خواره یعنی کوالیتی ها پانزین آنجی خرابی ها کوالیتی ها پانزین پارێزگا دوکه بویه اگر که چندین ترومبیل کار بکن کشه بو یلک ترومبیل درست بیتن اجبرنده جی یعنی قرابالغیه که زور حتی پیش سازی ترومبیل درست بویه اگر چنده که فیل پامپن ترومبیل هاتینا سوتن و اوه همی اگر خرابی کوالیتی پانزین بویه گوتنا ریوبریا نفت و کانزال پارێزگا دوکه نزدیکی 40 روزایه او نفت او پانزینا که عراق بو
هەرێما کوردستان و پارێزگا دووکێت هاتە دابینکردن نزیکی 40 ڕۆژان نهاتیە دابینکردن ئەvە ژی بووە ئەگەر و هەم بەهای وەکیمە گوتی باین پانزینە بلند ببیتە هەم کۆڵەتیەوەی بێتە خۆرێ لێ شوێدی بژین ڕاگەهاندنا پارێزگا دووکێ بەحسێ هەندێک کرد و بڕێکێ زێدەتر یە پانزینا 609 دیناری گەشتە پارێزگا دووکێ ئەڤروکەدا خوددا هەست کرد پانزین هەفت پانزین خانەیە هەفت پانزین خانەیە ئەو پانزینا کو 609 دیناریە هەفت پانزین خانەیە هێتە دابەشکردن کو ئەvە ژی وەکیمە گوتی ڕێژاوی پانزینە هاتیە ینی هاتیە زێدەکردن ئاماژە پۆن ناویوان پانزین خانەیە بکەم ئەوێت کو ئەتنەهادا پانزینا 609 دیناری دابەشتکەن پانزین خانەیە سانئۆیە نزارکێ پانزین خانەیە مون گەل پانزین خانەیە پاشا الباروشکێ پانزین خانەیە بناوی ئێکل سەرجادەیە سەرەکی لگەڤەرکێ گەل پانزین خانەیە ڕەنج و ڕامی و مایە ئەف هەفت پانزین خانە نەهادا پانزینا 609 دیناری بەڵافتکەن ئەو شیوەکی مەگوتی پشتی نێزیکی 40 ڕۆژە و ئەف پانزینە نەگەشتە پارێزگا دووکێ ئەدگەل هەندێ ئەگەرێ بلندبوونا وەکوتە ئاماژە پێکری ئەگەرێ بلندبوونا پلەین گەرمێ خەلکێکی زێدەتر قەستا جهێن گەشتیاریتکەن و قەستا سەرئاواتکەن بۆ هەندێ خۆش پلە گەرمێ پارێزن یا ژێ گەرما دژوار پارێزن مای بوریدا چندین ریدان دلتازین سنور پارێزگا دووکێ ڕوویداینە بەری چندە که آن بژین هەفتیا در باز بوویدا دوو گەنج جا گیانێ خۆش دەستدا بۆ آن کو خەندقی بوون دهیژی چندین ریدانên دلتازین پەیدا بووینە کوشوانا قەزا زاخۆ زارۆکێکی 2 ساڵی ئەگەر ریدانێکە ترۆمبێلێک گیانێ خۆش دەستدا ئەدگەل هەندێ دو گەنجên کۆمەلگەها مەرینال قەزا سێمێلێ کوت ئاوا جەمبوری دا گیانێ خۆش دەستدا کو ژێن وان ئێکی 15 ساڵ بوو ئێکی ژێ 17 ساڵ بوو ئەف هەردوو گەنجێک و پسمامنێک بوون کو مەلەوانیت ئاوا جەمبوری دا کردبوون و بوویە ئەگەر کو خەندقن و تار من وان هاتنەوە گواستن بۆ پزیشکیا داد و وەکیمە گوتی هەردوو پسمامەتێک بوون بەڵێ ینی ئەvە مایەکێ کێم دا نزیکی 5 کەساب ئەگەرێ خەندقینێ ئەم ئەگەرێ چەندێک و خوات هاوێنە ئاوێن ڕیبار و بەنداوە گیانێ خۆش دەستدا بەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنەرمان ئەمجد بریفکانی سپاس بۆ تاوی زانیاریەکانت وڵایزان لە بەشی کۆتایی پرۆگرامەکە بابەتێک هەیە ئەگەر هەموو ڕۆژێکی دیسان و قسەی لەسەر بکەین هێشتا وەکوم هەر پێویستمان بە ورکردنەوە و زانیاری زیاتر و هەروەها وەرگرتنی کۆمەڵێک ڕێنمایی گرنگە بە تایبەت لە دیرگای شەرع و ئاینی پیرۆزی ئیسلام کێم وەکو مسلمانێک پێڕەوکاری ئەم بەرنامەیەین ئەویش دەزوەردان تەداخولکردن لە ژیانی لە کاروباری خەڵکی بە تایبەت لەم قۆناغی ئەمڕۆی ژانە کە تێکەڵیەکان و دنیای مەجازی و فەزای مەجازی و تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئینتەرنێت دوای کردووە زۆر زیاتر ئاگامان لە یەک بەیان ئاسانتر ئەگەر یەکێک بیەوێت لە نێوکەوانەیەکە فزولی بکە یاخود تەداخول بکە بۆی بلوێت بەڵام ئێمە وەکو مسلمان و پێڕەوکاریانی پیرۆزی ئیسلام دەبێت چۆن مامەڵە لەگەڵ بابەتانە بکەین کە پەیوەندیان بە ژیانی خەڵکیەوە هەیە وەروە دەزوەردانن لە ژیانی خەڵکی چۆن خۆمان پارێزین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر شاخەوان سیا مەنسووری زانایانی شرۆڤەیەم بابەتە دەکەین کاک زۆر زۆر بەخێر بن لەوە دەست پێکەم زۆر جارباز لەما کرێ با تەداخۆل یا خود دەزوەر نەدێنن لە ژیانی کاروباری خەڵکی دەمەوێت زۆر ڕاشکاوانە با لە تونترین بابەتەوە دەست بکەین چه هەڕەشەیەک یاخۆ چه ڕێنمایەکی توندمان هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلام بۆ منی مسلمان ئەگەر ڕاستەوخۆ بچم تەداخول بکەم یان دەست بەردەمە ژیانی کاروباری خەڵکیەوە بسم الله الرحمن الرحیم سپاسدانەکەم دەستخۆشیتان لێکەم سەلام و ڕەحمەت لە ئەو بەڕێزانێکی جوان لێمانەمان بین دیارە هەڕەشەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆرە بۆ کەسانی کە خۆیان هەڵەقورتێن لە کاروباری خەڵکیدا بەردەوام ژیانیان بووەتە ئەوەی کە مراقبەی خەڵکەکەن قسە لەسەر خەڵکەکەن کابرا جلی بگۆڕێ قسەی دێکا سیارە بگۆڕێ قسەی دێکا کابرا
خانوو بکڕە قسەی هەرچی ژیانی بێت تەنانە سەفری حەج و عەمرەش بکە قسەی لەسەرەکە سەفەری وڵاتێکی تر بکە قسەی لەسەرەکە ئەمە مادام شتێکی خراپە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کۆمەڵی فەرمایی شتی زۆر توندیە دەربارەی یەکێک لەوانە ئیمامی ترمزی گێڕێتەوە فەرموویەتی من حسن ئیسلامی مەرئی تەرکه ما لا یعنی ئەم فەرموودا کە پێغەمبەری خوا فەرمی لە جوانی ئیسلامی دینداری هەر مسلمانێک لە ئێوە ئەوەیە کە حەقی بەسەر شتێکەوە نەبێت کە پەیوەندی بەوە نەبێت ئەم حەدیسە زانایانە فەرموون سێیەکی ئیسلامە ئەم حەدیسە یعنی ئەوەندە گەورەیە سێیەکی ئیسلامە پاشان پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە فەرموودەیەکی تردا کە ئیمامی ئیبن ئەبی شەیبای گێڕێتەوە فەرموویەتی ئەکثر الناس ذنوبا ئەکثرهم کلاما فيما لا يعني ئەو کەسانی زۆرترین تاوانیانەیە ئەو کەسانن زۆرترین کات تەداخلی ژیانی خەڵکیەکەن ئەکثر الناس ذنوبا ئەکثرهم کلاما فيما لا يعني باشە مامۆستا ئەمە زۆر خەتەرانی تۆ قسەکردن لە هەر بەشێکی ژیانی بەرامبەرەکەت ئەبێتە خۆ هەڵقورتاندن لەوانەیە کەسانێک کە بن کە قسە لە ژیانی کەسێکا بکەن بەوە تێنەگات نەزانێت کە ئەمە خۆ هەڵقورتاندن داخۆڵکردنە لە کاری ئەو کەس دوو بابەتەیە بابەتێک کە فەرمانکردن بە چاکە و ڕێگریکردن لە خراپە و بابەتێک لە حیاتی عامی خەڵکیە بۆ نمونە کەسێک لە تاوانێک ئاژی تۆ ئامۆژگاریەکەیت کەسێک مەسەلەن لە پێت وایە لە جلوبەرگ و لە ڕوخسار و لەمانەیە شتێکە مخالفەی شەرع ئامۆژگاریەکەیت کارێکەکە قۆڵی خەڵکە بڕێ شتی گرانە فرۆشێ شتی بەسەر چووە فرۆشی ئەمە تەداخڵکردن نییە لە ژیانە ئەمە چییە ئەمە ئامۆژگاریکردنە بەڵام بابەتێکی تر هەیە ئەمە تەداخڵکردنە لە ژیانی خەڵکیدا کابرا ئافرەتە شووی نەکردووە ئەو بۆ شوود نەکرد خەڵک دێوە داوات تێگەشتی ئیتر وای لێکە مافرەتە هەر کەسێک بێتە داوای ئەوەندە عەزابی داوە خزم و کەس و کار هەر کەسێک بێتە داوای شوو بکە دوای شووەکە ئەوە مناڵ نەبوو ئەمە خۆ ئەمر بە معروف نەهی لە مونکەر نییە بۆ مناڵت نەبوو وەڵای تر مناڵمان نەبوو خەتای خۆتیان خەتای پیاوەکەتە وەڵا خەتای خۆمە ئەدەی وەڵی مێردەکە ژنێنتە سەر تا باشە بڵێ خەتای خۆ یعنی بڵێ خەتای پیاوەکەتە دەی وەڵا خۆتوانی لێشی جابیت یعنی ئەم تەداخڵکردنە لە ژیان لە کاروباری خەڵکیدا لەم بارەوە کابرا سیارا گۆڕە ئەوە سیارە بە چەندێک کڕی ئەمە تەداخڵکردنە لە کاروباری خەڵکیدا کابرا خانوویەکەگا لە خەریدی خانووە تەداخڵەکەات لە مطبەخکە تەداخڵەکە تۆ بۆ میوانی ڕۆیشتی پیاوەکە دەماڵ حەسەنی بەسری ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ زانایەکی تر بوو ئاوە سەیری سەقفەکەی کرد فەرمووی ئەو سەقفە تەقیوە ئەو بۆ تەقیوە تیوەڵی 20 ساڵە لە ماڵیان سەیرم نەکردو تەقیوە تۆ بۆ سەیرەکەیت حەق چێ بەسەریەوە کەواتە ئەفوشوان مامۆستا تەداخڵکردن لە ئیشی بەرامبەر بۆ نمونەوە کەسێک کە تەداخڵەکات بۆ ناقسی ئیمانی ئەگەڕێتەوە کەوەی کە بەڕێزت ئاماژەت بۆ کرد کە تاوانی زۆرەکە بۆیە ئەو کەسانە زیاتر تەداخڵیان بۆ ناقسی عەقلیە هەردووکێتی جاری وایە کەسێک مسلمانیش نییە هیچ پەیوەندی بە دینەوە نییە لەوانچە هیچ ئایدۆلۆژیایەکی هەڵ نەکرد بێ قەت تەداخڵ ناکە لە ژیانی خەڵکیە قەت عەقڵی وای لێ کردو وجدانی وای لێ کردووە جاری وایە کەسێک ئاهلی مزگەوتە لە ڕزی پێشەوەی مزگەوتە ئەوە چی حافظ قورئان بێ بەردەوام حەزەکە تەداخڵی ژیانی خەڵکی بکە یعنی ئەمە پەیوەندی بە عەقڵ و بە دینیشەوەیە دکتۆر دوو نوع تەداخل هەیە بۆ نمونە باس لەوە کرد کەسێک ماڵێکی دنیای هەیە ئیتر معنەوی بێ مادی بێ هەر جۆرێک لە جۆرەکان لە نزیکەوە تەداخڵکردن ڕاستەوخۆ ڕوبەڕوو بخۆی ئەمەد لەکوێ بوو چۆنت هێنا ئەمە جۆرێک لە تاخل جۆرێکی تریش خوا پەنامان با لەوە زۆر خراپتر لە دوورەوە بۆ نمونە من و ئەم ئەچین باسی دەکەین ئەوەی لەکوێ بۆمەی لەکوێ بۆمە دیسانەوە ئەتوانین بڵێن هەم تەداخلەوە هەمەچێتە قاڵبی جۆرە قاڵبی بوختان و غیبەتیشەوە یعنی بەداخەوە جاری وایە لە دیجیتال میدیا لە فەزای مەجازی کە جەناب باست کرد جاری وایە کابرایەک لە شیکاغۆ کارێکی کردووە لێرە خەڵک تەداخلی ژیانیەکە تو چێ بەسەریەوە یعنی بەڕاستی ئەمە کارێکی زۆر ئەمە لە چیوە سەر چاوەگرێ هیەوەی ئەمە چەند شتێکە یەکەم حقدە ئەم ئینسانە حقدی هەیە کەسێک کە شتێکی هەبی ئەم نەیبێت دوو ئەمە بابەتی سیاسیە من مادام تۆ لە حیزبەکەی من نیت شتێکی باشیش بکەی بە خراپی تەفسیرەکەم بۆ خەڵک ئەمە خاڵێکی تر بەڕاستی ئەم ئینسانە هەز بە نەقسی خۆیەکات بە نەقسی خۆیەکە ئەمەش ناچێتەوە بابی حەسادەت هەموو حەسادەتە ئەم بابەتی حەسادەتە بۆیە من پێم وایە تونترین فەرموودە لەم بارەوە بڕێزان تونترین فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سونەنی ئیمامی ترمزیدا هاتووە ڕۆژێک لە جەنگێکدا سەحابەیەک شەهید دەبێت ئاخر تۆ بێنە پێش چاوی خۆت لە جەنگا بێ لەگەڵ پێغەمبەری خوایە بێ و شەهید بێت وانێ ئەمە گەورەترین وانە فرسەتە بەڕاستی لە خزمەت پێغەمبەرا بیت دوایی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گوێی لە هاوڵێک بوو فەرمووی ئەبشیر بالجەنە ئەبشیروا بالجەنە
مژدەی بەنێ بە بەهشت بۆ خۆی شەهید بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمووی وا مەڵێن مژدەی مەدەنێ بە بەهشت لعله تكلم فيما لا يعني ولما لەواتە تەداخلی ژیانی خەڵکی کردبێ زۆر خەتەرە ئەوەنە تاوانەکەی گەورەیە فەرمووی مژدەی مەدەنێ بە بەهشت لەواتێ تەداخلی ژیانی خەڵکی کردبێ ینی کەواتە تەداخلکردنی ژیانی خەڵک هەندێک جارە بێتە بەربەست بۆچی بۆی کە ئینسان مژدەی باشتی نەدەیتێ بەڕاست کەواتە دکتۆر وەڵام خاڵە یعنی ئەمەوێ باش بینەران لەمە تێبگەن یاوەرێکی پەیامبەری ئیسلام لەگەڵ پەیامبەری ئیسلامە لە مەیدانی جیهادا شەهید دەبێ هێشتا کۆم نیشانەی پرسیارەکەوێتە سەری ئەگەر بێت و تەداخلی لە ژیانی خەڵک کردبێ مژدەی شەهادەتی بدرێت بارەکەڵڵا بێت ینی زۆر پاشان تەسەوورکە ڕۆژێک پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لە مزگەوتە دانیشە لەگەڵ سەحابە بەڕێزەکانە فەرمووی هەر کەسێک هاتە ژوورەوە بۆ مزگەوت یەکەم کەس هاتە ژوورەوە لە دەرگای مزگەوتەوە مژدەی بەهشتی پێ بدەن یەکەم کەس کە هاتە ژوورەوە مژدەی بەهشتی پێغەمبەری خوای تەعالی بە جبرائیل بۆ ناردووە فەرمووی ئێمەش چاوەڕێمان کە دەبێت کێ بێتە ژوورەوە ئەبێ کێ بێتە ژوورەوە ئەم مژدە فەرمووی وەڵا کە دەرگای کردو عەبدوڵای کوڕی سەلام و عەبدوڵای کوڕی سەلام زانایەکی نەسارا بوو دوایی بوو بۆ موسڵمان پێشەوە بۆ موسڵمان ئەڵێ وەڵای تر ئێمەش چوین باوشمان پیا کرد و وتمان مژدەت لێبێ وەڵای پێغەمبەری خوا وای فەرموو تو خوا چیت کردو با ئێمەش بیکەین فەرمووی وەڵای خۆتان نەزانم من لاوازم زۆر عیبادەتم نییە بەڵام ئەوەی دڵم پێخۆش بێ بۆ خوا بۆ قیامەت بە حەیاتی تەداخلی ژیانی خەڵکیم نەکردو بە حەیاتی حەقم نەبوو بەسەر خەڵکیەوە خەڵکی چۆن نەژی خەڵکی چییە خوا خەڵکی سەفەر بۆ کوێەکە خەڵکی سەفەر بۆ کوێ ناکە خەڵکی چی لەبەرەکە خەڵکی چی ئەکڕێ خەڵکی لە خانووەکەی چۆنە من تەداخلیم نەکردووە بۆیە بەڕاستی ئەمڕۆ ئەم تاوانە زۆر بەمان تایە ژین و هەستمان پێ نەکرد باشە مامۆستا میژوستم هەرو پرسیارە بکەم لە ئێستەیە بە ڕێژەیەکی زۆر بەرچاو خەڵک تەداخل لە ژیانی یەکترا ئەکات لە کاتێکە هەمووشی بڕۆ بیدوێنە خۆی بە موسڵمان دەئەنێت و ئەڵێ کەسێکی ئیماندارم و نوێژەکە ڕۆژوو ئەگرێ عیبادەتەکە زیکرەکە بەڵام لە هەمان کاتە بەردەوامە لە تەداخلکردن لە ژیانی تەنانەت کار گەیشتوتە ئەوە زۆر جار لە ئێستادا ئەتوانین بڵێن کە ڕێژەی جیابوونەوەی هاوسەران زیاتر هەمووی بۆ تەداخل و تەداخلی کەسی سێمە لە ژیانیان بارەکەڵڵا بیک باوەڕکە بە تایبەتی بجەنە باسی زەواجی کرد لە زەواجە لە کوڕ و کەس گەڕێن کێشەیان هەرش بێ ئاشتە بنەوە بەڵام جاری وایە خەسوو تەداخلەکە جاری وایە غەزوور تەداخلەکە جاری وایە دەستی سێم ڕەفیقێک تەداخلەکەات تەداخلی ژیانیانەکەیتە کێشیان بۆ دروستە بێجیا بنەوە ئەم تەداخلکردنە بە دەرەجەیەکی زۆر بیانی ڕێژەیەکی زۆر لە فەزای مەجازیە ئەیبینی بەڕاستی یعنی بە ڕێژەیەکی زۆر جاری وا هەیە کابرا من جاری وایە کە تەماشای فەیسبووکەکەم خوا عەلیمە هەندێک جار گریانم بۆ هەندێک خەڵک دێ یعنی مەسەلەن بەڕێزێکە شتێکی زۆر جوانی بڵاو کردوێتەوە شتێکی زۆر جوانی بڵاو کردوێتەوە لەوانچی ئەم شتاگەر بیخوێنیتەوە 9 دقەی بێ بیخوێنیتەوە هەنی من جاری وایە شتێک کە خەڵک بڵاوی کردوێتەوە شتێکی گرنگ بۆ خوێندومە تۆ 9 دقەی پێچووە هێشتا 2 دقەی بەسەرا نەڕۆیشتووە خەڵکی ڕخنەی کردو کۆمنتی نێشیایی نووسی یا من دڵنیام هێشتا نەخوێندووە کۆمنت نووسین و ئەم تەعلیقیانش هەرە چێتە کاکە وەڵڵا ئەمە خراپە ئەمە تەداخلکردنە لە ژیانی خەڵکیدا ئەمە یعنی تۆ کابرا دیجیتال میدیای خۆیەتی کاکە چۆنی بەکارێنی چی بڵاوەکاتەوە مادام مخالفەی شەرع نییە ئەژیاری خۆیەتی یعنی تۆ چی پێویستەکە لە بچووکترین حاڵەتی خۆیدا یعنی ژیانی خۆیدا تۆ تەداخل بکەیت ئەی تۆ قچێ بەسەریەوە مەسەلەن کابرا لەواچی حەزی لە جلی سوور بێت مش حەزم جلی سوور نەبێت پێغەمبەری خوا جلی سووری کردوتە بەری تێگەشتی جلی سووری مێزەری سووری کردوتە بەری خەڵکێک لەواچێ حەزی لە جلی سوور نەبێت کاکە کە تۆ حەزت لێنێ خۆ نابێ من وەکو تۆ بژیم خۆ نابێ من ئەبێ جلەکەم وەکو تۆ بێ ئەبێ دوو لە ڕووی جەنابتان ڕیش و سیمام وەکو تۆ بێ ئەبێ قسەکردنم وەکو تۆ بێ یەکەواتە من و تۆ وەکو یەکوابێن ئێدەنەمە دوو کۆپیەکین و تاوەیشمان یەکێکمان زیادین لەم دنیادا بۆیە بەڕاستی بەو شێوازەی کە بمانەوێت خۆمان چۆنین خەڵکی جووا بێت ئەوە خەتەرە ئەوە زۆر خەتەرە ینی کابرا بەڕێزان باوەڕ بکە جاری وایە کابرا خانووەکات ینی خانووەکات گیری خواردەوە بەدەست خەڵکو گیری خواردەوە ئەڕوا ئەم دێڵە کاکە ئەم والێ ئەم دێواکە ئەو ئەڵێ وا بکە ئەو ئەڵێ وا کابرا خانووەکەی گۆڕەڵێ لە چی کەمە بۆچی گۆڕێت یعنی بەڕاستی وانە کاکە تۆ حەقچە بەسەریەوە کابرا ئاهلی مزگەوتە دەستی پاکە شتێکی خراپی لێ نەبیندراوە کاتێک کە سیارەکەی گۆڕێ بە سیارەیەکی چاک تاقچی بەسەریەوە خۆ دزی لە تۆ نەکردووە
وانە کە خانۆکەی گۆڕێ بەڵێ ئەو بەچی کردی ئەوە چۆن کردی ئەمە زۆر خەتەرە بەڕاستی بۆیە ئەم تەداخولکردنە ئەم خۆڵ قورتاندنە لە کاروباری خەڵکیدا یەکێکە لە نیشانێکی ئیمامی حەسەنی بەسڕیە فەرمێ من علامة إعراض الله عن العبد شغله فيما لا یەکێک لە نیشانەکانی ئەوەی خوا پشتی لەو عەبدە کردووە لەو خوشکە کردووە لەو برایە کردووە ئەوەیە کە مەشغوڵ یەکا بەوەی تەداخلی ژیانی خەڵکی بکات ئەو نیشانەی ئەوەی خوای تەعالا ئەو ئینسانەی وەلا خستووە ئەو ئینسانەی وەلا خستووە بۆیە جاری وایە ئەو کەسەی کە تەداخلی ژیانی خەڵکیەکە گوێی لە قسەی ڕەقی شەبێ بەڕاستی ئەبێ ئەو کەسە ئەو بزانێت تەداخل بکات لە ژیانی خەڵکیدا کۆمنتی ڕەقی بۆ دێت قسەی ڕەقی بۆ دێ عەبدوڵای کوڕی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ڕۆژێ دوو لە ڕووی جەنابتان و بەڕێزانی گوێیان لێمانە نعلەکەیەک دەبێ نعلەکەی دڕابوو پیاوێک گوتی ئەو باشە تۆم نعلە بۆ لا نادی نعلێکی تر ناکڕی وتی نعلی جاءت بك هنا نعلەکە من تۆ هێناوە بێرە بڕۆ خۆت حەقت چییە بەسەر منەوە کاکە حەقت چییە بەسەر منەوە من چی لەبەرەکەم بۆی ئەمە ئێمە شریعەتی ئیسلامات و پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وآله وسلم إنما بعثت لأتمم مكارم الأخلاق من هاتوون بۆی ئەخلاقە جوانەکان پەلە پێ بدەم ئەم تەداخلی ژیانی خەڵکی کردن ئەخلاقێکی زۆر ناپەسەندە ئەخلاقێکی زۆر ناپەسەندە من کێ دێ بۆ ماڵم چم بۆ ماڵ کێ چی ئەکڕم کەی دێمەوە ئەچم بۆ کوێ چی لەبەرەکەم چی لەبەر ناکەم کاکەم ئەو ئیشی خۆمە ئەم جلەی کە لەبەرمە لەواچێ لای تو زۆر ناشرین بێت بەڵام لای مشتێکی نۆرماڵە یەکاکە ژیانی خۆمە زۆر باشە وانە ژیانی خۆمە تۆ بۆت نییە ئەم حدودی من ببەزێنیت منش بۆ منێ حدودی تۆ ببەزێنم وانێ مادام مخالفەی شەرع نییە باشە مامۆستا لە کاتێکا کە کەسێک بە نمونە تەداخل لە ژیانی منە ئەکات منە بێ لەو حاڵەتەیە چی بکەم ئەگەر هاتوو ڕێگەم پێەیە ئەگەر هاتوو هیچ ڕەتفعلێکم نەبوو بەرامبەری زیاتر و زیاتر و زیاتر تەداخلی کرد لە ژیانمدا ئایا من خۆم بشەریکی ئەو تاوانە گەورەیە نیم کە ئەو کەسە ئەو تەداخلەکە کە بەڕێز داماژت بەوە کرد کە ئەمە تاوانێکی گەورەیە بەس کەس لی تێ نەگەیشتووە کەواتە ئەبێ چی بکەین بۆی نەهێڵین کە تەداخل نەمێنێت تاوان یاک ئەبێ ئێمە شتێک نەدەین بەدەستەوە خەڵک مەسەلەن تەداخلی ژیانمان بکات ئەنی بۆ نمونە یەکێک لەو شتانێک کە لە شریعەتی ئیسلامە باس کراوە ئەوەیە کە نیعمەتەکانت بە خەڵک نەڵێت خۆشیەکانت بە خەڵک مەڵێ ڕۆشتن و هاتنت بە خەڵک مەڵێ بۆ کە خەڵک ئەمەی زانی تەداخلی ژیان دەکات وانە ئەمە با خۆمان هۆکار نەبین شتێک نەدەین بەدەستەوە ڕوونە یعنی شتێک نەدەین بەدەستەوە خەڵک تەداخلی ژیانمان بکات یعنی ئێستا مەسەلەن بەنامەی ڕاستەوخۆیە ئێستا من بێم ئەلێرە لەفەی بگرمە دەستمەوە بیخۆم ولا خەڵک تەداخلی ژیان مەگاڵێ کاکە یان بکاتی ئەوە نیە وەیان خۆمان شتێک نەدەین بەدەست ئەمە خاڵێکی تر بەڕاستی ئەبێ ئەو جۆرە کەسانە بزانی ئەگەر لەسەر ئەمە هەر بەردەوام بوون وردە وردە قەت عیلاقیان لێ دوورخەیتەوە وردە وردە بۆچی بۆ ئەوەی بەڕاجار ناچێتە بابیەوەی کە ئەمە پچڕانی بە ئەرزەکەم من ناڵم سێلی ڕەحم بە بچڕێنە من ناڵم سێلی ڕەحم ناڵم قسەی لەگەڵامەکە چونکە ئەو کەسانی کە تۆ ئەیان ناسی ئەبێت تەصنیفیان کەیت ئەو کەسانی تێکەڵی لەگەڵانە ئەبێت تەصنیفیان کەیت سنفێکیان ئەوەیە تەنها بە کەڵکیەوە دێن سەڵاوێکیان لێ بکەیت لە شوێنێک بیان بینیت ئێمە سێلی ڕەحمت خەدە نەکردووە دانێکیان هی ئەوەیە بەڕاستی بێتە ماڵ و بشتە ماڵیشی جاجار دانێکی ئەوەیە بە عایلەی ئەوەندە تێکەڵبی لەگەڵای وەکو خۆت لێ وەکو ئەبێتە بەشێک ئەمە ئەبێت تەصنیفێکی بەڕاستی ئەم جۆرە کەسەی کە ئەمە لە کام جۆریانە ئەبێ هەوڵ دەیبیخیتە جۆری کۆتاییەوە ئەوەندە ئاگای لێت نەبێت ئەوەندە ئاگای لێت نەبێت هەموو ڕۆژێت تەداخلی ژیانت بکە ینی کابرا ماڵی خۆیەتی کاکە پارەی نییە ژیانی ناگوزارە کابرا خەریکی کرێکاریان موچە خۆرە پارەی بەدەستەوە نییە کابرا دێتە ماڵێن وڵای ئەم قەنەفە بەڕاستی تورکی نیە شتێکی زۆر عادیە یان کۆن بووە یان شتێکی کۆنە وەڵامە چەند ساڵاتانە ئەم فەرشە وڵای دیزایانی ئەم فەرشە لەگەڵ ئەم ماڵەیە ناگونجێت وڵای ئەم کەوانتەری متبەخە ئەمە زۆر مۆدێلێکی کۆنە ئەمە ئەڵغامێک جێڵێ لەو ماڵەیە هەر کە ڕۆژ نۆتەقێت تێگەشت هەر کە ڕۆژتن لە ماڵ دەرچوون ئەتەقێتەوە بۆیە ئەم بابەتە هەر کەسێک ئاوا بوو بەڕاستی ئینسان حتا وەکو لێی دوورکەوێتەوە قازانجەکەت ئەگەر چاک نەبێت پاشان نێڵی خەڵک گومانی خراپت پێ بڕێ گومان تێگەشتی ئەنی بۆ نمونە کابرایەک ئێستا مەسەلەن لە جێگا لە باڕێکایە ئەم باڕا لە باڕێک دێتە دەرەوە جێگەیەوەی کە خەڵک گومانی پێباتە چەند نابێت ئەگەر ئینسانێک لە باڕێک بێتە دەرەوە لە شوێنێکی ئارە خواردنەوە بێتە دەرەوە شوشەیەکی عارق بە دەستێەوە بێت لە شوێنێکی دیسکۆ شوێنی خراپەکاری بێتە دەرەوە دەستی ئافرەتێکی گرد بێ
هەر کەسێک لەو کاتەیە بڵێ ئەمە ئیشی خراپی کردووە گوناهبارە بێت دەتبینیوە بوختانە ئەمە تۆ چیرۆکی پشتەوەی نازانێت ئەمە بوختانە ئەمە ڕەنگە وانە بێت ئەگەر بینی بێژت بە تەنیا ناتوانانی شایەت نییە بۆیە خۆمان شتێک نەدەین بەدەستەوە کەوا لە بەرامبەر مامکە تەداخلی ژێر هەموو تەداخڵەکان ئەچێتەوە بابی بوختان و گومان و حەسادەتەوە هەمووی لەو بابەتەیە کەواتە ئەگەر کەسێک تەداخل لە ژیانی کەسێکا بکات ینی بە تەواوەتی توانین بڵێ نەبێ گومان لە ئیمانی خۆی بکات بە تەواوەتی ئەم ئینسانە لاوازی لە ئیمانیدا هەیە و نەقصی لە عەقڵی هەیە نە بە عەقڵ بیرەکاتەوە بۆ دنیا نە ئیمانێکی وای شێ بیرەکاتەوە بە قیامەت بۆ تەداخلی ژێر ئەگەر کەسێک نە شارەزایی هەبێت ینی شارەزایی ئەوەی نەبێت ئەمە تەداخل و دوجارە بێتە هۆی تێکدانی ژیانی کەسێک یاخود ناڕەحەت بوونی دڵی کەسێک ئەمەش هەر تاوانبارە بێت لەوانەیە ئێستا کەسێک بە نمونەی هێنمەوە قسەیە بکات مەبەستی ئەوە نەبێت کە ئەمە وەکو تەداخڵێ لێی تێگەیشت بێت بە شتێکی باش زانی چی من پێم وایە ئەوەی تاوان بێت ئینسان بە خۆی هەستی پێکات ما حاکە فی سەدریک ئەوەی کە دڵت پێ ناخۆش بێ هەنی جاری وایە قسە بۆ پێغەمبەری خوا فەرمێ قسەی وایە ئینسانێکا خوای تەعالە 70 پاییز لە دۆزەخ سووتێنێ بە بێەوەی هەستی پێ بکە قسەکە خراپە بۆ ئینسان ئاگای لە خۆی بکاکە ئینسان ئاگای لە زاری بێت دەکەواتە ماستاگە پرسیارەکە بەم شێوەیە بکەین کەی ئێمە تەداخل بکەین لە ڕوانگەی ئەو ئادابانەی ئاینی پیرۆزی ئیسلام بۆی داناوین کەی واجبە لەسەر من کەی فەرزە لەسەر من یان کەی ئاساییە من تەداخل لە ژیانی براکەم هاوڕێکەم خزمەکەم ناسیاوەکەم بکەم ئەو ینی کەی گونجاوە کە من ئەبێت ئایا ئەوێ چاوەڕێکم خۆی بڵێ یا هەست بە مەترسیە بکەم و بەرامبەرەکەم لێ نەزانێت یا بەڕاستینیەتێکی دڵسۆزیم هەبێ کەی ڕێگە پێدراوین ئێمە تەداخل بکەین یەکێک لەو حاڵەتانە کە ڕێگە پێدراوە کاتێک شتەکە پەیوەندی بە قیامەتەوە بێت ئەنی پەیوەندی بە ئەمر بە معروف و نەهی لە منکەرەوە بێت سوورە زانی ئەم ئینسانە لەسەر ئەم تاوانە بەردەوام بێت لەسەر ئەم گوناحە بەردەوام بێ عاقبەتێکی خراپێ بێت ئەویش ئادابی ئەمیش ناچی لە کۆمنتا بۆی بنووسی ئەمیش ناچی پۆستی لەسەر بکەی فەزحی بکەی ئەچی دوو بە دوو دانیشی لەگەڵەیە دوو بە دوو دانیشی فڵان کەس ئەمە کارێکی خراپە وەکو دڵسۆزێک وەکو برایەکەم قسەت بۆکەم ئەمە عاقبەتێکی خراپیەیە بۆیە داوات لێ یەکەم تاوەکو خوا فەزحی نەکردویت واز لەم کارە بێنە وەکو دین ئەمە حاڵەتێکی تجاری وایە شتێک پەیوەندی بە بنەماڵەیەکە وایە پەیوەندی بە عایلەیەکە وایە ئەو کەسەی کە سەرپەرشتیاری ئەو عایلەیە توانێت لەگەڵ کەسێک قسە بکات نەکەم و کەسێک ئێمە باسی شتی دنیاییەکەین باسی شتێک ناکەین فەرمانکردن بە چاکەبی و ڕێگریکردن لە خراپە بێت باسی شتی دنیاییەکەین ئێمە کێشەمانەوەیە باوەڕ بکەن بەڕێزان باوەڕ بکەن بەڕێزان ئەو کەسانی تەداخل لە ژیانی خەڵکیاکەن مەبەستیان پێ قیامەت نییە با نەیبەستینەوە بە قیامەت و ینی کابرا لەبەر نوێژ نەکردن نییە تەداخلی ژیانی ئەکات جاری وایە 10 ساڵ نوێژ ناکە پێی ناڵێ نوێژ بەس لەبەرەوەی بیشکێ تێگەشتی لەبەر جلەکەی نییە لەبەر شتێکی قیامەتی نییە لەبەر شتێکی دنیاییە یعنی زۆربەی ئێمە کابرا سیارێکی جوانی کڕیوە خانوویەکی جوانی کڕیوە خانووەکەی بۆیاغ کردووە مەسەلەن جلێکی شێوازێکی کڕیوە سەفەرێکی وڵاتێکی کردووە هەنی پەیوەندی شتەکان بە قیامەتەوە نییە زۆر جار پەیوەندی بە قیامەت یعنی من لەبەر قیامەت نییە تەداخلی ژیانی تۆکەم زۆر جارەوە نییە یعنی من خەمی خوشکە شەیدام هەبێ با من شتێکی پێ بڵێم بۆ قیامەتی تەداخلی بکەم کەم جار ئەمەیە بۆ زانینتان زۆر کەمە ئەمە ئەوەی کە تەداخلی خەڵکیەکە ئەوەی کە خۆی لە قورتێنێ لە کاروباری خەڵکیدا زۆربەی شتی نەفسی شتی دنیاییە زۆربەی شتی نەفسیە حەزەکە زۆرترین معلوماتی لابێت تۆ بۆ کوێ ڕۆشتیت کەی هاتیتەوە وەکو فوزولی حەزەکە معلوماتی لابێت بەدوای معلوماتێک ئاگەڕێ بەس دکتۆر ینی ئەوانشی بە تەجروبەی ژیانت ئەو کەیسانەی هاتوونەتە لە دڵیان خەڵکێکی زۆر و لێوە دەکا مشکلە و گرفتی خۆی بۆتان باسەکە ئەوانەی کە زۆر تەداخلی خەڵکەکەن لەگەڵ ئەوانەی کە بەڕاستی هیچ حەقیان بەسەر خەڵکەوە نییە هەست بە ئارامیەک جیاوازێکی دەرونی مرتاحیەک سەرکەوتنێک ناکرێت چکە زۆر جار دەبین ئەوانەی کە نازانم دەستەواژەیە جوانێن بەس فزولی دەکەن لە نێوژیانی خەڵکیان تەداخل دەکەن دایم هەر خۆشیان لە دواون لە معاناتن لە قەلەقیان لە دۆڕانان من راقب ناس ما تهمن ئەمە قاعیدەیە هەر کەسێ مراقبەی خەڵک بکا بە خەفەتەوە مرێت هەر کەسێ من راقب الناس ما تهمن بەخوا بە خەفەتەوە مرێت بۆ تۆ بینێ جوانی خەفەتە لێخوا تۆ بینێ سەفەرێکی خەفەت لێخوا تۆ بینی لەگەڵ عایلەتا چیتە دەرەوە خەفەت لێخوا ڕۆژێ جەڵدە لێدا و خۆیە باتەوە ئەم ئینسانە یعنی بۆیە مراقبەکردنی خەڵک
هەر ڕۆژێ بێ بە خەفەت چونکە بەردەوام خەفەتەخوا کەواتە مامۆستاوی کە باست کرد کە سزایەکی قیامەتی هەیە سزا دنیاکەشی ئەوەیە کە زۆر بە ناڕەحەتی و ناخۆشی ئەژیت ئەم ئینسانە لە دنیادا بەردەوام لە دوو شتاژی هەوڵەدا زۆرترین معلومات بەدەستبێنێ بۆیە تەداخلی ژیانی خەڵکێکە کە زۆرترین معلوماتی بەدەستێنە زۆرترین خەفەتەخوات زۆر ئینسان تا شت کەم بزانێ خەفەتی کەم شێت بۆ خەفەتی نییە شێت بۆ خەفەتی نیە هیچ نازانێ هەر ماعیدی هاوەکە ناخوات تینوی پیاوەخوا حەقی نییە کێ ئەمرێ کێ نامرێ تێگەشتی کاکە وڵات چۆنە خەفەت ناخوات هیچ بۆیە ئەم ئینسانە کە زۆرترین معلوماتی زانی زۆرترین خەفەتەخوات هەنی بۆ خۆی زەرەکە درێن خەوی لەکەوێت تێگەشتی قژێ ڕوتێتەوە چونکە تووشی وەسوەسە بەڵێ بیرکردنەوەی زۆر زۆرە بێت درەن خەوی لەکەوێت تا سەعات دویشە بیر لە خەڵکەکاتەوە تا سەعات دویشە تێگەشتی کاکە وار ئەم ئینسانە باوەکە تووشی قژەڵوەری نەبێەوە نەبیرەکاتەوە ئەم ئینسانە وای لێدێ کە نانی پێ ناخورێ لە خەفەتە تێگەشتی کاکە نانی پێ ناخورێ بۆ چونکە ڕەفیقێکی ئەمڕۆ سیارەیەکی کڕێوە لەوەی ئەو جوانترە خەفەتەخوا دوو تووشی حرامە بێت ئەم ئینسانە بۆ تووشی حرام بێت من کە تەداخلی ژیانی خەڵکم کرد بزانم خەڵک ژیانی و خۆش بووە ئەمەوەیە کارێک بکەم ژیانم وەک ئەو خۆش بێت ێ بۆ حەڵاڵی کە خۆمەمە ناگەماوە پەلاماری حرامەتم پەلاماری حرامەتم یان بەڕێزێک پۆستێکی پێدراوە ئەم ئینسانە ئەوەندە تەداخلی ژیانی ئەوی کردووە کە ئەو پۆستی پێدراوە چۆن پێدراوە چۆن ئەمیش ئەچێ ڕێگەیەکی نامەشروع ئەگرێتە بەر بۆ ئەوی هەمان شتی پێ بدرێتەوە تووشی گوناحە بێجاری وایە تەنازولەکە لە مەبدەئی خۆی وەنیە چەند کەسە بۆ لە وڵاتە تەنازولی لە مەبدەئی خۆی کردووە بۆی کە پۆستێکی دەستکەوێت تەنازولی لە مەبدەئی خۆی کردو بۆی ئافرەتێکی دەستکەوێت تەنازولی لە مەبدەئی خۆی کردو بۆی پیاوێکی دەستکەوێت وەنیە بۆیە بەڕاستی ئەم بابەتە وەڵڵاهی برایان و خوشکان بابەتێکی زۆر خەتەرە باوەڕ بکەن لە دیجیتال میدیا من زۆر جار گریانم دێت وەڵڵاهی مشکلەی وا دێتە لامان خوا عەلیمە هەر لە خۆم بەزەیم بەو کەسەیە دێتەوە کە ئەم واقعی دروست کردووە لە بینی کچ و کوڕێکە کە عەقڵیان بە دنیا ناشکێت جاری وایە یعنی گریانم بۆ ئەو کەسە دێت باش ئەمە چۆن ئاسوودا ئەبێت بۆتە هۆکاری هەڵۆشانەوەی عایلێ شوانی جۆ پرسیاری لێ کردی پێشتر قەت کەیسێک هەبوو کە بەهۆی تەداخڵکردنەوە ینی بەنمونە ژن و پیاوێک لە یەک جا بوو بێتنەوە خوا عەلیمە زۆرە یعنی ئەم شەو کەسێکی ئەوام لابوو دوای بەرنامەکە بۆ خۆتانی باسەکەم کە چەند خێزەونە کە چۆن ئافرەت و پیاوێکیان لە یەکردو لێرەدا باسی ناکەم یعنی بەڕاستی جاری وایە گریانت دێگریان زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شاخەوان سیامەنسووری زانایایی زۆر سپاس بۆ ئامادەبوون و دووبارە زۆر بەخێر وڵە بینەرانی عزیز بە هاوکاری هاوکارم خاتوشەیدا و هاوکارانم لە کۆنتترۆل و لە ستۆدیۆ بەرگەو بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن وێ دەکەین هەر بەڕاستی تر دوورکەونەوە لە دەستوەردان و تەداخڵکردن لە ژیانی خەڵکی خواپەنامان بە ئەو هەڕەشانەی وەروەها ئەو سزایانەی کە دانراون بۆ تەداخڵکردن زۆر قورس و سەختن وە کاریگەری خراپیشی لەسەر ژیانی ڕۆژانی خۆمان و دەوروبەرمان دەبێمێ دەکەین بە تەواوی خۆمان بپارێزین لە دەزوەردانە ژیان و کاروباری خەڵکی تا پرۆگرامێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ.